وەختتان و خێر خەڵکە کوردەوار و میدوارم لە هەرکوێ هەن ساق و سەلامەت بن. من تایتڵێکم ئەمڕۆ بۆ دیبەیتەکەی ئەمڕۆ هەڵبژاردەگە کە فەرقەکات، بەڵام لە ئیمتداد و لە مەسیری دیبەیتگە لە ڕۆژانە ڕابردوو بوو کە من خەریکم گۆشەیەک و دەریچەیەک لە جەهانە کوردی ئەکەمەوە. هۆ سەبەبی هەڵبژاردنە ئەو تایتڵە بۆ خاترە ئەوە بوو کە لە مقدمەیەکا کە ئێرائەی ئەدەم و بەرنامەگەلێکا کە بەتایبەتی لە حەلیمە کوردستانە کوردەواری داگیرکریاک لەلایەن کۆرپۆریشنی یەهودە عێراقی و ئەحزاب منتەسەب بە کورد اتفاق کەوتگە ئەمە بوو کە کەسایەتیەک لە پڕێکا سەری دەرهاورد بە عنوانە ئیسلامیەکی توندڕە و ڕووی کردە مەلاکانە ئەوقاف و دانیە بەرە پرسیار. ئەگەر ئێوە تەماشا بکەن ڕێژەی تەماشاکەرانە ئەم چەلەحانیە بینە دوونگاه چ لە یوتیوبا چ لە شەبەکەگەلە ئیجتیماعیە فرە و فراوان ئەوێ. ئێمە دوێکە لە دوایە ئەم بازی و پرۆژەیە کە سەپاهە پاسداران خستیە ڕێ و بیرتان تێرمەوە کە لە حەلیمە کوردستانە بازیە بینە مولحیدەکان و بازیە بینە مسلمانان دەمێکە دەسی پێکردگە بە داستانە مەریوان هەڵەبجەیی و لێو دوا جەریانگەلە ئیسلامە سیاسی و لێو دوا مەلاگەلە ئائینی. وە لە کنارە ئەوە ئێوە شاهید بوون ئیتر لە عەبدولەتیفە سەلەفی گرتگە تا مەڵا هەڵۆ حکوومەتە هەرێمە کوردستان کارنامەیەکی مشەشعانەی لە دروستکردنە دەستگاهە عەریز و تەویلە ئەوقاف و دانانە مەساجد و مزگەوتکە لە جۆرا و جۆر لەم کۆمەلگا دەسی پێکرد. ئێمە بە ئەوڵین بار شاهد بووین کە لە ناوە جامعەی ئێمە ئینسانگەلێک هاتنە دەرەوە کە بە جامعەی ئێمە نامەئنووس نائاشنا و بێگانە بوون. مەلاگەلێ بە قیافەی تایبەت، مەلاگەلێ بە سوێڵە تاشیاگ، ڕیشە درێژکریاگ، دەرپەی کورد، قسەگە لە عەجیب و غەریب بە تایبەتی لە حەلیمە کوردستانە. لە کنارە ئەمە تۆ شاهدی لە ماجرای پرۆژەیە سەپاهە پاسدارانە ناسرە ڕەزازیە مەلاتێت لە پشت بڵنگۆی مزگەوت قسە ئەکات و لە کناریە شەبەکەگە لە ئیجتیماعی جواو ئەدەنەوە. مەلایەک تێت قسە ئەکات و مردمی گوێی لێ ئەگرێ، بەڵام ئەم مەلا ناتوانێت سەلیقەی خۆی حکمە خۆی بەسەر مردما داسەپێنێت. مەسەلەن ئێمە شاهد بووین لە وەختە حەیاتە خومەینیە لە کاتە شەڕە ئێران و عێراقا کە خومەینی لە تەلاتوما بوو کەسێکیان کرد دەستاویز بەناوە سەلمان ڕوشدی کە کتێبێکی نووسا بەناوە ئایاتە شەیتانی. خومەینی فتوایدا هەر مسڵمانێک ئاغای سەلمان ڕوشدی گرت بیکوژێت و 20 میلیۆن تمەنە ئەو وەختە جایزەیان ئەدا کە بە گوێرەی زەمان جایزەکەیان گۆڕی و ئەمە بەرەیەکی گوستەردەی جیهانی گرت. ئەم فتوای خومەینیە بەرامبەر بە سەلمان ڕوشدی. هەمان فتوا کۆپی کریاوە بە سوورەت لۆکاڵ هاوریا سەر مەریوان هەڵەبجەی. من ئەم اتفاقاتە ئەگرمە دەسۆ لە دیبەیتگە لە ڕابردووە تەی ساڵانە ڕابردوو من هێرشێکی گەورەم بە دەستگاهە ئیلاهیاتی و بە بازیگەل و پرۆژەگەل دەوڵەتە ئێرانی دەوڵەتە یەهودە ئانووسیە ئێرانی لە سەرزەمینە کوردەوارە بە دەستگاهە جود و کریستیانەتی کرد. بارهای بار من ئشارەم پێکردگە کە کۆڵەکەیە دەسەڵات دینە، ئەسڵی تەرین کۆڵەکەیە دەسەڵات دینە، دەسەڵاتە سیاسی بە دەوڵەت میلەتەکانە ئیمڕۆژینیشۆ دینە. هەروە کە تۆ لە ڕوانگەیە ئێران شەهریە جەوادە تەباتەبایی و تەرەفدارانە ئێران شەهری ئێرانیەت لە دەوڵەتە دینیە هەخامنشی دەوڵەتە دینیە ساسانی تعریف ئەەکەیتۆ و کۆڵەکەی ئێرانیەت ئەوەیتە سەر دین یاری و شەهر یاری. پس خود پادشاه لە فەلسەفەی ئێرانیەتە هەم تەجەلی پەیدا کردگە خواست
هم خود قانونه، خود خواست و هم پادشاه. اما يعني چی؟ ام شرملا يعني چی؟ ام مزگەوتانە يعني چی؟ کەسێک وەکو ئەبوو محەممەد السنەئی بۆ ئەم گشتە تەرەفدارە پەیا ئەکات کە بیوێنێت بەرنامەکانی. لەگرا کەسایەتی ئەبوو محەممەد السنەئی مهم نییە ئەو هەدەفەی کە من گەرەکمە بیگرم و ئێوە متەوەجه بکەم غەشە گەورە وا لەکوێیە، ئێوە لەکوێ تەکە ئەم غەشە ڕووبەڕوو ئەون. غەل و غەشتان بیستگەیتر یعنی ناخالسی. خۆ بۆ خاتری ئەوەی ورود بکەین بەمە هەروە کە ئیشارەم پێ کرد ئەم بەرنامەگەلە مخاتەبگەلە فرە و فراوانی بووگە، یعنی تۆ بڕۆناوە یوتیوب، بڕۆناوە شەبەکەگەلە ئیجتیماعی، ئەوێنی بەرنامەیەک لەسەرە ئەم شەڕەدنوکە مەلاسە بینەرە فرەی هەست. سوالێکی تر ئەمەسە لە ناو مەردمە ئێمە قەشرە مەلا بە قەشرە درۆزن، قەشرە ڕیاکار، قەشرە منفعەت تەڵەب معرەفی ئەکرێ. بەڵام خەڵک نازانێ بۆ ئەم قسە ئەکا، خەڵک نازانێ ئەم قسە بۆ ئەکا، بۆ ئێژێ مەلایە درۆزنە، بۆ ئێژێ مەلایە ملی بە حەوتەور ناوڕێتەوە. ئەم قسە بۆ ئەکا خەڵکەکە بڕێچت ئەزانێ بەڵام بڕێچت نازانێ. ئەسم مەلا چییە؟ مەلا چەکارەس نەک مەلا هەر مەرجعێکی تر لەم جێگە چەکارەس. خب بۆ خاتری ئەوەی لەمە تێبگەین من ئیشی بە مقدمەیەک دەست پێ بکەم. دەنگە ئەم ئاغا تەکم مەلایەکە کە قسەی کردگە اتفاقاً لە میانەم ئاغا سەر ناکەوێ. مەلایە کەس بەناوە مەلا هەردی تەکیا قسەی کردگە. هەردی سەردار، مەلا هەردی سەردار جوانێکە وەکو خۆی بە پێچەوانەی تەواو مەلاکان کە ئەدۆڕێن لە بەرامبەرم ئاغا ئەم یەکی نادۆڕێت. خب با گوێ بگرین چەند دەقیقەیەک بزانین باسە چی ئەکەن و من ئەمە بۆ ئێوە شی ئەەکەمەوە. خب با گوێ لێ بگرین. من لە یوتیوب و بڵاویەکەمەوە زاهرە نەمانە تەبلیغاتی یوتیوبی شەکرن. قلت من نابي من نابي بلى السلام عليكم. عليك السلام ورحمة الله. باشي ماما صيان سرچاوم باشي تو الحمد لله سپاس والله باش مريض هذه سردار طاهي. بلى فرمو طاهر. طاهر عفوا. بلى ماما صيان ما بكو الله اعلم تومر بناسي ام ناسي ما نفع. بلى دوسيه قرد فيديو بينيوي والله صوتك خليك التسجيل بماما صاحب رئيس الاسلام برسيار عليك اللي انت كم خليك صوتك التسجيل كم دعاء الله كم هو بعد ذلك خذ الحين فيسبوك ويوتيوب وانستغرام وتليجرام والشركات دخل كبرزيك يعني دنجي بريس تبي تلفونم بوك كرديو وروالي حركيه ما كتلفون بوحم وملاو بانقازك كاين شندانك برسيارش مع البريز بوك رزنبي فرمو بلى معني محمد رسول الله يعني شو مصاب صلى الله عليه وسلم. تصديقه فيما أخبر وكو إمام محمد عبد الوهاب فرمي ومعنى أن محمد رسول الله تصديقه فيما أخبر وطاعته فيما أمر واجتناب ما نهى عنه وزجر وأن لا يعبد الله إلا بما شرع. بكم بقول دي بويانتي يقي من تحت شو أرقيتك إيش بالعربي بلان بو بينا لبرزة كان ما با قال لبرزة بي لخالي يكمو بك بكردي بو ما تخالي شوارم معناي شاتدان بويك محمد رسولي خوي پروردگار عليه الصلاة والسلام يعني اوي براسي بزاني لهر هواريك سبارت برا بردو بداهاتو هر هواريكي داو براسي بزاني وهر فرمانيكي در كردو جيبجيكي وهر شتيكي قدغة كردو لي دورو كي عبادتي خوي پروردگارش بكي بجوري اويك او داير رشتو او شرعان دوتي.
برز دم شوارع كيس باست كر وكو الشيخ كتان محمد بن عبد الوهاب باست كروا برز التطبيق كروا ام شوار شرطه بله شلون تطبيق كروا ما قلتو سربه كامله مذهب كان امام مصاب لها مشتك من لسر مذهبي في غمر إخوان عليه الصلاة والسلام يعني مذهب الشافعي ومالك واحمد بن حنبل وابو حنيفه دي صحيح نيه أو أن هرشتي الموافقي بامن أما بكمو با زوانة أوامانة كابرا سؤالي ليكروتي ما موسى محمد رسول الله يعني شي يعني تو شهادة أديك محمد پیغمبر خداوند صادقة هلسوكوتي چبو قديم چبو داهاتو هلسوكوتي چي درسته سنگومنه و هر جوری که او رفتاری کرده چه بو اوسا چه بو ایسته اشی تطبیق بکری و عملی بکری اما لا جوابی داوه اما تنیا ملایک بو که جوابی داوه و هات فکتی لمحمد عبدالوهاب هاورد ایسته هر ام کاورا گره که یخیان پی بگری او نیه که ام کاورا گوجوی گیجوی نزانید ام سعالی لهرچی ملاز کردگه و هرچی ملا بیستگیانه محمد أبو محمد السنائي لكشوي مطمئنة كأمانة على رقم أويك وقت هز برون تحقيق بكن وبين جوا والسؤال أم بدنو أم أتواني يخيان بيبقري لكشوي أتواني أم كاربكا لامتداد تعريفك أتواني يخيان بيبقري هرواك سؤالي ليك تخوت أم قسائيكي تطبيق كردقا ككي كمحمد بيغمبر إسلام مسنده خارج کردن شرع یا قانون وید تاگرا متوجه بون خب گرنگی ام سؤال والا کوی کیشه امانه والا سری چیا کیشه امانه والا سری چیا کیشه امانه والا سر استخراج کردن شریعت استخراج کردن شریعت در هاوردن قانون من عمله دوای داستانەکە بۆ ئێوە تعریفەکەم پس ئێوە لەگرا قانون بگرنە دەستان و قانون تو ئیشت بێژی یە مەرجعیەتێ مەوجودە کە تۆ بێ ئەوەی کە پرسیار بکەی بێ ئەوەی کە بێژی بۆ ئەو قانونەی کە ئەو سادری ئەکا قبوڵیکەی وەکو چی وەکو ئەوەی کە تۆ لە دەوڵەتەکانە مجرایەکە تەز ئیمڕۆپیان پێ ئێژن پارلەمان و بەشێک لە کارە پارلەمان دەرکردنە قانونە لایحەیە ئەوەنە پارلەمان بە کۆی دەنگ ڕێی پێدەن و ئەوێتە قانون و ئەم قانونە بە سوورەتە دەستورات و کولی ئەهەندرێ بۆ مؤسسات دەوڵەتی و ئیجرائیە و ئەکرێتۆ ڕعایەتکردنی تۆ لە ناو جامعە ئۆکەی ئەکا خلافی عمل کردن تو مستوجب عقوبت اکا بويا حد ناو سيستم حكومتية للدنيا غير شاء اتفاقي كفي اجن لو عليه فريق لا منبع ام قانون عدالة نبيت يا فريق مردمتك ام قانون كنار نيت خب ام مردمت شي اكا اجن مثلا ايجن للديمقراطية الليبرالية حاكمية بر اساس ني وبعلاوي يك درجة يعني 51% 49% محكومة لجير الرأي 51% اجيانكا خب بو خاطري وي اما دروس كان بي ايجن حقوق اقليات majority minority جاء اجن بو خاطري اويكا مثلا الكسيس تويلتيت بحث كوملغاي مدني اكا اقلية بو خاطري اويكا باز نمودي لقانونا بويت ريغاقلي اقريتا برو من جملة دروس كردنا NGO Non-Government Organization يعني أورجانيك سازماندهي كرياك كنيل جيري دس الدولتا اتواني فشار بيري بو دولت لقل الدولتا دربك في تا بتوانيت نظرات خوي بالدولة تحميلك والدولة باشك شبكاتو تاقنا متوجه بوين تو حاوكات لقل اما لناو سيستم حكومة كان بو خاطري اوي ام حكومة خلق بسر خويو قبوليكا اجيتو حتى اتواني civil disobedience بكي
civil disobedience يعني نافرمانية مدني. دولة بريطانيا قانون درأكا ايجيت مثال ادم هركا عينكي والا چاوا اشي ماني 2 باون خراج با من اعلامك من دولة بريطانيا من عينك اكما چاوم 2 باونيش خراج نادم من عمل الخريكم شي اكم ارادة حاكمية بصورة اشكارا اشكينم ام بيجن civil disobedience. دولة بريطانيا من اجري اموات الدادقة حاكم دا انيشي اجن توبو باج عينك نادي من اجم لبر اوي قانون ايوا عادلان النية من ناچ مجيري باري حج وقتيش تا ابد الاباد اما نادم تا اوي كحاكمية بالاخرة من سزاء دات ومن حاكمية مجبور كمم قانون بقوري تا اقرا متوجه بوين بحث ايما قانون گزارية ام ابو محمد السنية چه سؤالي كا سؤال اكالكاورا محمدا رسول الله يعني چي اسم ابو محمد سنية چي تعقيبك مرجعية پیغمبر اسلام ختمية پیغمبر اسلام لدرها وردن شريعت چونيتية تنظيم كردن روابط اجتماعي سياسي اقتصادية مردم لجير كامناو لجير ناو تسليم بودية إسلامية استبع إدامة بين ومن أمتانا بو أكمو تايم بزانين إيمي كرد لكوي كلاوة قولك أروات السرمان لكوي چوغس سرمان إيما چون لأن كان چزا يعني نا خداغا نستا إيما كردين لخداغاها إيما هني هوفيت من بيدرياغا بناو الشناس إسلامي شناس إيراني والشناس كردية زواني بلام أمسي حج وقتي كديت حوزي الرفتار إيما عملي بيناكين بلكو أن كان چزي إيما رفتاركا خب من أما أكمو با إيما جو بقرين لأبو محمد السنيي القرآن والسنة بيه مقبولة وهرشيكي مخالفة به هرشيكي مخالف بيه كائنا من كان مردودة وهركس مخالف محمد مصطفى صلى الله عليه وسلم حكم شيء شرعي الله اگر اجتهاد بيه وجاية بلا مگر كسي لعمدن كشتيك كفر بيه كافر فسق بيه فاسق ظلم بيه ظالم هردو كما بو تفسيره كاجتهاد كي چونا انكار كردنا كي چونا جحود كي چونا اگر کسیک لنزانی یعنی اجتهادك لويك هيوي موافقي بغمري خوابك وكو همو زانايان وهمو مذهب كانوا في إمام الشافعي وأحمد أبو حنيفة وأوان هولي أوان داو اجتهادي أوان كردوك موافقي بغمري خوابك صلى الله عليه وسلم وهتا مردون لو بيناويا خريق بنا وكو إمام الشافعي لتمني شش صالية همو قرآني لبر كردوا براكم إمام أحمد سبا إمام الشافعي فرمي كان كالشمس للدنيا وكالعافية للناس شافعي وكو خور وابو همو دنيا وكو لشصاغي وتندرسي وابو خركيش إمام الشافعي زور برز وبرز بوا نشاني علمي بوا كهمو قرآني لبر كردوا يتوقع هي ما يناسين تباشر شيء ناسين فقط بيعمل آية لو شناك جناب الشافعي ومالك أبو حنيفة أرين تارك الصلاة مسلمان بكافرنا بك نوجك شيء تركا أما موافقي قولي بيغمبري عن كردويا هو موافقي آياتي عن كردو برا موافقي آياتي عن كردو خوي قول خوي فرمي إن الله لا يغفر أن يشرك به تركي صلاة ما دون الشرك نية ويغفر ما دون ذلك لمن يشاء تركي صلاة الشرك نية يعني تركي صلاة شرك نية برا دون الشرك إسلام ما متوضح ما معناها بزين إسلام يعني شيء أصلا بليا إسلام ما بشرح قبل وكبقري نصرا برسيارة زين إسلام يعني شيء إسلام يعني الاستسلام لله بالتوحيد والانقياد له بالطاعة وبراءة من الشرك وأهله كم حديثة في النظر عليه الصلاة والسلام واكد أما باستقراء وتتبع ما تعريف إسلام إسلام مقصي علماء برز لكم مقصي علماء طلاب قالين الرواقي إسلام وإسلام يعني شيء إسلام يعني أركانك شلون هاي شيء فرق بيغمر عليه الصلاة والسلام شهادة لا إله إلا الله وأن محمد رسول الله صلى الله عليه وسلم وإقام الصلاة وإيتاء الزكاة وحج البيت وصوم رمضان أمانية أركان الإسلام برا
هو مسلمان معناها يعني تو الصلاة كد لنا وانا بي نجا كد نبي تو مسلمان نيد إسلام الدانا مش دعوة كما قال صلى الله عليه وسلم أو الرأي كومر إلى الصحابة ولا زانية براكم قيتيك بريم رأي كومر الصحابة أو كبر يعني بريك تارك الصلاة من خوم رنجا أوم لا قسن بيك تارك الصلاة كافرة شنك أخوي يقول أخوي فرمي خب أم كذحاني وأكريت وأم تروبوني ملاكان بدس أم آغا أزاني كام بيام خليك بأي وأجينيت بو إما 5000 مزقوتمان نية لحليم كردستانا حكومة مسعود بارزاني مسعود مصطفى أو سلامة جولكة والجلالة طالبانية حسام الدين طالبانية قادرية أم بالديمقراسي أو بالسوشيال ديمقراسي حتى كان لكولكية تشابو بناو علمانية أو اللطيف السلفي تا علي بابير والجير الدسيانا سازمان أوقافي كان هس ك5400 ملا حقوق أدا تا أم ملانا لحفت روجة حفتا 24 ساعت لتواو مزقوت محلاتك كبويان دان رياغا بملايين چي أكن آيا قرار لناو أم جامعة الروح معنوية قولة بكريتو spirituality ديني بو حكومة هريم كردستان احتياجي ب 5400 ملاهس أم ملانا چي أكن لناو 5000 مزقوتا أم كاورا خليكة چي أكا بأم ملانيك حقوق أقرن بو لنظر مردم إيما ملا دروزنا ملا منتفع أويد بمقام ملائي وأم مردم أمن نازانيت أم شروق روا أمانة أيكن لسر السنة سيرة تاريخ حديث صحيح حسن ضعيف وفرق زانا بو إمكاننا أكن بعد إيجن علماء بعد كاورا هلقريتو إيجي تو عالمي تو عربي أزاني تو علم حديث أزاني بو أمقسانا أكن وأم مردمة أمنا فهميت بو أوقاف لجنية فتواي هس فتوى يعني تشي خب أجر جرك معنا لما بفهمين من دويك حلق ريامو بملا قادري وتم أجر تو قدرته هس ونفوذه هز لنا وجامعي إما ناوي بيتا بشت مزقوت قصبكي هر كسي كقصبكا مردمك حكمي أزانيت أجر إما 1400 سال مسلمان بوجين والتطبيق كنندية فقه إسلامي بوجين احتياجنا كا توبي بإيما بيشيت إيما لطول الزندگي إنساني خومانا بالتربيتك لدايكو باوكمان وجامعة كرياغين فير فريك لما نبوغين لذا أمثال ناصر الرزازي جرأتنا كا قصيوابكا ولبو ناصر الرزازي قصيوابكا بو كير دكيتو ناي وري بو ناي وري لكا داستاني هز بزانا بابين السر أم شرد دنوكي مريوان حلب جئي ماريا حورامي ملا حلو إسلامي ملا تكا أتايست زد الدين بقول خويا الملحد وكافر أمانا لكشوية مشترك انتكي يكتريا ليك جيجا حاوردن ياسا والريسا كربتي بمردم كردنية للدروة وسباندني بسر كرد أو بناو علمانيات ليبراليزم وقواعدك حقوق دانكان لسر ختميته جارنامي ما في مروف بدسيتيرن أمان لسر ختمية كلام پیغمبر فرستاده خداوند بمتن ومصحف بجيماغ لم پیغمبره
ئەم استخراج قوانین ئەکا بۆ ڕستگاری و دەستوری کە خوداوەند داینیاگە ئەو استخراج قوانین ئەکا بۆ ممکن بوون ژیانە ئیجتماعی و سیاسی. تا ئەگرا متوجه بووین ئەم قانونە ئەو قانونە ظاهرا ئەم شەڕە دوو قانونە. ئەم ئێژێ قوانینە من دروستە چون ختمیەتە خوداوەندی هەز، ئەم ئێژێ قوانینە من دروستە چون شکڵە پێشکەوتوئی و مدرنیەتە کۆمەلگایە ئینسانی دروست ئەکان. نمونە ئیاڵەتە متحدەیە ئەمریکا، نمونە فەڕەنسا، نمونە بلژیک، نمونە هۆلەند، سکاندیناڤیا، بریتانیا. ئەمانە ئەربابانە دنیان، ئەمانە گەورەترین دەستاوەردیان دروست کردگە، ئەمانە دەوڵەمەنن، ئەمانە چەکوچۆڵیان هەست، ئەمانە سەیارە و ماشین و هەواپەیما و موشک و تۆپ و دەبابە و تانک و بازوکەیان دروست کردگە. بەچی وایانە کردگە؟ بە قانون گوزاریە کە ڕیخت جامعەیانی دروست کردگە. ئەوانی ژێژن ئێمە دەورانە مشەشعە تەڵائی حکوومەتە خلافەتە ئیسلامیمان بووگە بە نیوەیە لە جەهانە شناختەی دنیا لە منتەها ئەلەیه شبکە قاڕەی هندۆ تا ئاسیای سەقیر نزیکە موسکۆ تا دەروازەکانە ئوروپای غەربی ئیمپراتوری هابسبورگمان و حتا ئەندلۆس یا ئیسپانیای ئەمڕۆژیمان ئیدارە کردگە لە ژێرە قوانین شریعەتە ئیسلامیە بە سیستەمە خلافەتی. دوو سیستەمە ئینقیاد و سوڵتە لەگەڵ یەکتریا دەرئەکەفن. کورد لەم وەسەتە لە دوور و خەریکە تەماشاەکە. ئێژێ دوودانە ژن و یەک و شەڕیانە کرد. مەڵا نەسرەدین گەیی پێیان. ژنەکان وتیان هەر کاممان ئەوێکیمان نیاژێر مەڵا نەسرەدین لەگەڵمانە جووت بوێ. تەماشایان کرد مەڵا نەسرەدین ئەنجنەکەی کردو. ژنەکان وتیان و چیەکە مەلە؟ وتی بالئەخەرە یەکێکتان ئەنێتە ژێر. لەگرا لە شەڕە ئەم دوانە چی بە مەردەمە کورد اتفاقەکەوێ؟ چ مەلا بیواتۆ چ مەریوان هەڵەبجەی، چ مەلا بیواتۆ چ مەریوان هەڵەبجەی و شێرکۆ بێکەس و بەختیار عەلی و ئەمسالەهۆم. لەگرا چ اتفاقی بۆ مەردەمە کورد ئەکەوێ؟ تەجاوزەکە بە مەردەمە کورد هەر ئەکرێ. یعنی قانونێک خارج لە کۆمەلگای کوردی ئەسەپێنرێت بەسەرە کۆمەلگای کوردیە. یا ئەم دوانە بە تەوازن ئەگەن لەگەڵ یەکتریا کە بە تەوازنیش بگەن هەر تەجاوزەکە بە کوردەکەن. تاگرا ئومیدوارم ئێمە حاڵی بووین چه اتفاقی خەریکە ئەکەفێ. خۆ تو بۆ 5,000 دانە مزگەوت ئەکەیتۆ لە حەریمە کوردستان لەبەر ئەوەی 5,000 دانە محراب ئەکەیتۆ تا کەسێک بەناوە مەلا بڕواتە ئەوێ بە خەڵکە ئێمە بێژی چۆن تەکە یەکتریا ڕەفتارکەن، چۆن لە دایک بووە، چۆن هەڵسە، چۆن ڕەفتارکە، مامەڵە چۆن بکە، ژن چۆن بخوازە، شوو چۆن بکە، حل لە اختلافات چۆن بکە، اختلافات اقتصادی چۆن ئەڕواتە بەرەو، اختلافات ئینسانی چۆن ئەڕواتە بەرەو، اختلافات خانەوادگی چۆن هەلەکرێ. مەلاتێت 24 ساعت مردم بمباران ئەکا، قالە باقر، قالە ئەسقەر، قالە عەباس، قالە فڵانی، صەحح بوخاری، صەحیحە، باطڵە، غڵەتە و من یشاء ئەو نازانم ئایات ئاتەقەی یەکتریتەکە ئەحادیسە. بعد تی داستان تعریفەکاتۆ ڕۆژێ حەزرەتی عومەر صلی الله عليه وآله وسلم لە مزگەوتا دانیشت بوو دی خەڵکی نوێژە تەراویح وە پەراکەندگی ئەکا و ئەمە پەراکەندگی دروزەکا لە جەمیع مسلمانانە و حەزرەتە عومەر لەگرا تەشریعی کردو وتی نوێژە تەراویح وە جەمع بخوێنن. استخراج قوانینەکە بۆ تۆ داستان تعریفەکاتۆ. ڕۆژێ گیانم بە فیدایوێت ئەمیرە المؤمنین علی عەلەیه السەلام هەڵەسا ڕووی بۆ فڵانە جێگە
گەرەکی چی بە تۆ بێژێ گەرەکی ڕەفتارە تۆ تەنزیم کا بەر ئەساسە قانونێک ئەو تەشخیسێدا کاورای عیلمانێتێکی ئێژێت لە کۆمەڵگای غەربە فڵان ئیتفاق کەوت ئینسانەکان یەکتریان کوشت ئادۆڵف هیتلەر هاتە دەرەوە وتی بەرتەریە نژادی ئێمە نژادە ئاریایین ئشی باوک ساحێوتان دەربێرین ئێمە هاتگین جەهەن بەر ئەساسە فەرهەنگە گەورەیە غەنیە ئاریایی ئیدارە بکەین دەرنەتیجە تەواوە ئەبناء بەشەر ئێشێ بێنە ژێرە دەسە ئێمە و حکمە ئێمە جەهان ئازاد بەم نەتیجە گەیی کە لە بەرامبەرە ئادۆڵف هیتلێرێکە کە خەریکە جنایەت بەر عەلەیهە ئینسانگەلێکی تر ئەکا ئینسانگەلێکی تر لە مەقام ئینسانی تێرێتە خوار و 5 ملیۆن جوولەکە ئەکوژێت لە بەرامبەر یا بوێسێ و شەڕکە و حکوومەتە قانونی کە بەر ئەساس دەنگدانە خەڵکە ئاڵمان تحت ناوە حکوومەتە ئاڵمانە نازی هاتە سەرکارۆ بە شەڕە جەنگ جەهانیە دووەم و فەتحە برلین لە لایانە متتەفەقین و ئەرتەشە سوورە اتحادە جەماهیرە شەوروی سپاه ایالات متحده ئەمریکا بریتانیا و فەڕەنسا ئشغاڵ ئەکرێت و ئادۆڵف هیتلەر خۆی ئەکوژێ و ڕەسیزم شتە خراوێکە لذا بەرتەریە نژادی ئونسوریەت شتە خراوێکە ئەو بەناوە مسلمان بە تۆ ئیشێ کافر ملحد ئەم بەناوە عیلمانی بە تۆ ئیشێ فەشیزم دواکەوتک مرتەجع ئۆکەی تۆ لە ئەم مەسائلە بە یەک چت ئەگەی هەر کەسێک و گەرەکیسی بێت نۆڕمەکان خۆی بەسەر تۆ بسەپێنی کەئەنەهو تۆ بە عنوانە ئینسان حچێکە نەوگە بەڕبەڕوگی وەحشیوگی نادانوگی تا ئێمە ئستخراجمان کردگە زندگیە ئینسانی چە شەکڵیە تا ئێمە هەدایەتت کەین بەرەو ئەوەی کە ژیانێکی خاسە بوێ مەلا کرێکار کە قسەی ئەکرد ئەیو نان و ئەمان سکتێر پاراستنە فیزیک سکتێر و پاراستنە فیزیک مەلا کرێکار داعیەیە حکوومەتە خلافەتە ئیسلامی بۆ ئەکرد ئەیو مەردمینە من بۆ ئێوە نان تێرم و ئەمان تێرم بەر ئەساس چی ئەمنان و ئەمانە ممکن ئەوێ بەر ئەساسە تەطبیقکردنە یاساگەلێک کە من هاوردگمە ئێوە چۆن تەقی یەکتریا هەڵس و کەوتکەن یاسایەکە من تێرمی کە ئێوە چۆن تەقی یەکتریا هەڵس و کەوتکەن خروجی نەتیجەکەی کانسەکۆنسەکەی ئەوێتۆ نان و ئەمان عیلمانیەکان ئێژن بنوارڕە کاورای کورد بنوارڕە ئەوە بریتانیاس ئەوە ئەمریکاس ئەوە بلژیکە ئەوە ئیسپانیاس ئەوە وڵاتانە جیهانە غەربن سەریان کە وانە ئومەم المتحیدە سیکیوریتی کانسڵ ئەمریکا چین رووسیە فەڕەنسا و بریتانیا حەقە وتۆیان هەست بەم جەهانە ئەم ژیانەوە ئینسان ئیتر سوارە کەر ناوێ سوارە ماشین ئەوێ سوارە کەر و حشتر ناوێ سوارە هەواپەیما ئەوێ بە چۆنیەتیە داڕشتنە جامعەیە ئەمانە ممکن بووگە لذا ئێمە بین جەمالزادە وتی سەرتا پابووین و غەربی کۆپی لێ بکەین لە جل و بەرگ لە چۆنیەتیە هەڵس و بنیشت لە چۆن بۆیە هەر قیاس دەرین کاکە لە کوێی دنیاوایان کردووە کاکە بریتانیا وا ئەکا هەرواکە مسلمانەکە ئێژێ قال عمر خەتاب قال عوسمان بن عفان قال فلانە کەس تا ئەگرا متوەجه بووین پەس کارە مزگەوت چییە مزگەوت وەختی تۆ ئێژیت ئاسیمیلاسیۆن مزگەوت ئاسیمیلاسیۆن ئەکا وەختی تۆ ئێژی ئاسیمیلاسیۆن نخبە مامۆستای زانکۆ ڕەحبەرانە حیزبی ئاوەنگاردەکانە جامعە ئاسیمیلاسیۆنە مەردمە کورد ئەکەن مەردمە کورد بە ئیلینەیشن ئەگەیێنن یعنی لە خود بیگانەگی ئینسانە کورد هەستە بە غوربەتە لە خۆی ئەکا خۆ سوالە گەورە ئەمەسە ئێمە قبوڵی کەین 1400 ساڵە ئێمە بووگین و مسلمان ئەی بەر لەوەی کە
ئێمە بووین و موسڵمان ئەی بەر لەوەی کە ئێمە بووین و موسڵمان ئێمە توانی بوومان کۆمەڵگا دابنین بزانم تۆ بۆ قوانینە شەریعەتیت گەرەکە لەبەر خاتری ئەوەی کە ژیانە ئینسانی ممکن بوێ تۆ بۆ مەسەلەن ئێشێ زنا جرم وێ بۆ ئێشێ مەسەڵەن ئەمەڵە لەوات جرم وێ مەسەلەن بۆ جرم وێ بۆ خاتری ئەوەی کەم تۆ وەختی ئەمەڵە لەوات بکەی جفتگیریە تەبیعی ناکەی و لە جفتگیریە تەبیعیە تەداوم نەسڵ پەیا ناکەی و دەرنەتیجە جامعەی تۆ لە دەست ئەچێ مثالەکەی قەوم لووت کە حەزیان بە لەوات ئەکرد تۆ بۆ زنا ناکەی بۆ خاتری ئەوەی کە مالکیەتە ئینسانەکان بپارێزی جامعە خانەوادە بە عینوانی یەکەم نەهادە خانەوادە بپارێزرێت ممکن بوێت ژیانە دوو ئینسان تەکە یەکتریە ئەوەی کە تاریخە تەمەدونی نووساناوەکەیم لەبیر چوو گەسۆ یەکێک لوتفەن بینووسێت ئیستەنایەتە سەر زوانم ڤیلدۆرانت لە کتێوە لە زاتە فەلسەفە ئێژێت ئەم یاسای مەسیحیەتە کاتۆلیکە کە تەلاقتیا ممکن نییە فرە یاسایەکی خاص و بۆ چون لە تەلاتۆمە دەورانە جوانیە کە ئینسانەکان تەنەوع تەڵەبن بەری ئەگرت بەوەی کە کوڕکەنیشکەکە لە یەک جێ بوونەوە وەختێک کە فوکوڵقمیان ئەخەفتۆ تازە متوجه ئەون چە خاص بوو ئەیدا جوانیمان چوو نەقشە سەراوی بی خاوی بی و تاوی بی ئی ئەورەوە هارانە پەرتەوێژێ جوانیمان وەک نەقشە سەراوێک و تەوەهومێک بوو خەوێک و تاوێک و هات وەکو هەورە بەهاری وەچوو کەواتە تۆ کە فوکڵ و خەفتە و تازێژی ئەلحەمیلا بەز نەو ژیانەکەم نەشیواند بەز نەو جێم نەهێشت خۆ سوال ئەمەسە تا قبل ئەز ئەمەی کە خوا خارجە لە زەمان و مەکانا بێت و بە ئێمە دەستور با چۆن ژیانکەین ئێمە بە گوێرەیە ژیانکردن فێر نەوین چ شتێ ژیان ئەکام بزانە لەوانەیە تۆ دڵە پێوێتە کە حەچی ژنە جووت بووی دڵە پێوێ بڕۆی پوڵە مەردەم بدزی بەڵام ئەم کارەیش ئەکەی نەتیجەکەی ئەوێت و ئەوەی کە یەکێک پەیا ئەوێ دەسە بانە دەست فرە هەس بە قەوڵە خۆمانەجێ گونڕەشێکە لێ تاینەوەی ئەو ئەدا لێ ئەو کوژێ تۆ بە ئەزمونە زندگی فێر ئەوی کە چۆنیەتیە ژیانکردن لەگەڵ ئینسانەکانی ترا مستەلزەمە ئەوەسە تۆ خۆت مقەیەد بکەی یەکسری کار بکەی یەکسری کار نەکەی تا ژیان کۆمەڵایەتی ممکن بوێت وەگەرنە ممکن ناوێت بە قەوڵ حابس چه اتفاقێکەکەوێ کۆمەلگا ئەوێ بە کۆمەلگاهە گورگەکان یەکتری ئەدەڕن ئەمەیتر کۆمەلگا نییە ئەمەیتر نەتۆ ئەتوانی کاری تیا بکەی نەتۆ ئەتوانی تەولیدی مثلی تیا بکەی نەتۆ ئەتوانی ژن بخوازی مناڵە بوێ نەتۆ ئەتوانی گەشە بکەی بۆ چون دائیمەن ئێوە تەعەدا لە یەکتریەکەن سوال ئایا ئەمە یەکێک کاتکە دای ڕشتەگە یا بە گوێرەی ژیان دروستکریاکە بۆ ئەوەی سوالەکەم دروستکە مەمەسە ئایا کۆمەڵی ئینسان دانیشتگن بیریان لێ کردگەسۆ ئێمە چۆن وەیە کۆ ژیانکەین بعد دانیشتن یاسایان نووساگە تا ژیانەکە ممکن بوێت جواب نەخیر لە هیچ کوێی دنیا وها ئەتفاقی نەکەوتگە لە هەر کوێی دنیا بە گوێرەی ئەزمونە تاریخی کۆمەڵگەلێ و تەمەدونگەلێک وردە دروست بووگەن کە ئەم تەمەدون لەگەڵ ئەو تەمەدونا فەرقەکە مثال بێرم مەسەلەن هەروە کە ئێژن چینیەکان بۆ سەقامە ئیجتیماعی لەسەر ئەخلاقە فیمابینی ئینسانەکان ئەویسن هندیەکان
بۆ مەقدورکردنە ژیانە ئیجتماعی لەسەر دەروونە ئینسان ئەوێسن ڕیاضەت کێشان و ئاسمان چوون و مدیتیشن و ئەم جۆشتانە ئەمما یۆنانیەکان لەسەر ناسینە تەبیعەت تا ئینسان ناسی بە ناسینە تەبیعەت گەرەکیانە بە ئینسان ناسی بگەن خۆ تۆ ئالەگرا وەختە سێ تەمەدونە چین هندوستان و یۆنان مثال ئەدەی پس تۆ ئەزانیت چۆنیەتیە گوزارە تاریخی ژیانکردن بەرە حەوزەی تەمەدونی دروست ئەکا بەرە حەوزەی تەمەدونی دروست ئەکا پس ئەم سوالە باتڵە کە تۆ ویسیاگی عیدەیەک خانوویان دروست کردەوە تۆ جامعە بەر ئەساسی دروست کردگە ئیمکان جامعە دروست بووگە لە ڕەوەندە تاریخیە دروست ئەوێت بعد یەواش یەواش جامعە کە گەورەتر ئەوێت و عەقڵە ئینسان لە کەلەماتە زوانی تەوسعە پەیا ئەکا و جامعە پیچیدەتر ئەوێت جامعە احتیاج پەیا ئەکا بەوەی کە حەل لە ئختلافاتە خۆی بکە دەرنەتیجە جامعە تێت و کەسگەلێ لەناوە ئەم جامعە تێنە دەرەوە بە عنوانە داناکانە ئەم جامعە زوعەمای قەوم گەورەکانە قەوم چی ئەکەن نەک دروسی بکەن لە هەڵسوکەوتە مەردم لە ئوسولێکە ئەم جامعە بەر ئەساسی دروست بووگە و ئەم خەڵکە گشتی قبوڵی کردەوە ژیانکردن تیا ممکن بووگە تێن ئەو شتانەی کە نەنووسریاگە خەڵک هەڵسوکەوتی پێ ئەکا ئەیکەن بە کەلام بۆ وەختی ئەکەونە حل لە ئختلافە بین دوو نەفەر دوو تایفە دوو کەس لەسەر مەوزوعەکە بتوانن ئستناد بکەن و بێژن بۆ حەقوا بە ئەم یەکی حەق نییە بە ئەو یەکی ئێمە چۆن ئەم جامعەمانە دانیاگە کە ئەو یەکی بەرخەلافە نۆرمگە لە جامعەی ئێمە ڕەفتاری کردگە کە زوڵمی کردگە لەم یەکی ئالەگرا تۆ بەرە قەوامە جامعەیەک ئەوێنی کە تیا خەڵکەکە وردە گشتی فێری قسە ئەوێ پێژن وردە قانون سەر دەرئەکا لە ناو جامعەیەکە خۆ ئەگەر لەمە تێگەین ئەگەر لەمە حاڵیمان بوو ئیستازانین کارکردە مەلا چییە بۆ ئێمە ئیژین جاران ئێمە مەلامان نەوگە مزگەوتیشمان نەوگە کاکە تۆ وەختێ مزگەوتە نەوگە 300 ساڵە پێش دانەیە مزگەوت ئەڕۆی تۆ ئەدۆزی تۆ ئیدعاکەیمە لە شارە مووسڵا بووگە ئەی بەقیەی چی ئەی تایفەی میکایلی وە کەژەکانە شارە زورۆچی کردگە ئەی تایفەی هەمەوەن لە دەشتە کەفری و کەلاراچی کردگە ئەمانە چیان کردگە ئەمانە چۆن ژیان تیانە ممکن بووگە دەی نەمەلای واتیە نە پێگەی شەریعەتی واتیە وەکو ئەمڕۆ تۆ ئەو قافێکە بوێ مەعاش با بەم مەلانە 24 ساعتم خەڵکە بمبارانکە لە شەبەکەی ئیجتماعی و لە کاناڵە ڕوودا و 256 تەلەڤیزیۆنۆ دێخۆ وەختە نەوگە ئەی چۆن هەمەوەنەکان توانی گیانەوەی کۆ ژیانکەن چۆن توانی گیانەتە کە تایفەی ڕۆغزایی و تایفەی جاف و تایفەی فڵان و تایفەی بیسان بەیەکۆ ژیانکەن چۆن ممکن بووگە دێخۆ مەلا نەوگە و شەرعیش نەوگە و ئیستیخراجی مەتن نەوگە و نەوگە ئەگەر بواە تۆ ئەمڕۆ زەرورەتە نەیەکرد 5,000 دانە مزگەوت دروستکەی زەرورەتی نەیەکرد 256 کاناڵە ماهوارەیی دروستکەی زەرورەتی نەیەکرد هەر کام لەمانە شەبەکەی یوتیوب و فەیسبوک و تیکتاک و ئەوانەیانە بێت و بشتی ڕێن و فتوا بەن و قسە بکەن و سخۆڕانیکەن دەی تو جارانم کارتە نەکردگە ئیستا تۆ ئێژی ئەم ئامین و سەلیم و ئەم جۆرەشتانە ممکن بووگە بە گوێرەی ئەمە ممکن بووگە ئەی جاران چۆن ممکن بووگە ئەمە سوالێکی گەورەس ئەمە ڕەوەش و مێتۆدێکی علمیە تو سوالی لێکی ئەگەر جامعەیە ئێمە بەر ئەساسە شەریعەت ژیانە ئینسانی تیا ممکن بووگە کووە ئەم پێگەیە شەریعەتیتە هەروە کە ئمڕۆ 5,000 مزگەوت دروست کردگە دەستگای مەلاسازی دروست کردگە و 6,000 مەلای داگەسە دەرەوە و ئەم مەلا دنوکی ها بەسەر ئەم مەردەمەوە ئەدا لەم مەردەمە چاپ و ڕاست فێرە قانونیانەکە ئەی جاران چی ئەم کارەی کردگە جواب پس تۆ ئەزانیت
مردمە ئێمە بەر لەوەی کە هەر کەسێک بێتە ئەم سەرزەمینە خۆی ئوسول قەواعد قانونی بووگە کە بەر ئەساسە ژیانە ئیجتیماعی ممارسەکردن جێ ئەپێی گەورەکان خستن تربیەت لە بەسەزوانی و لە بەزەیی کوردیە تەبدیل ئەوێت و ئینسانە کوردی بەزەیی کوردی ئەخلاقیات کوردیە. پس ئینسانێک کە لە دایک ئەوێت زەرفیەتێکی بەرگوزیدەست بەسە زوانە و ئامادە و مهەیای ژیان ئیجتیماعی نییە تا تۆ بە ئامۆژگاری فێرە بەزەیی کوردی بکەی تا لە کۆمەلگای کوردەوارە بتوانێ ژیان بکات و لە کۆمەلگای کوردەوارە ئەساس بەر سوڵحە و ئەساس بەر ئازادیە بێ قەید و شەرتێک هەر ئینسانێک بتوانێ بە گوێرەی زانست فێربوون خۆی و ئاگاهی خۆی بتوانێ بڕواتە بەرەوە. لەگرا تعلیم و تربیەت لە بەشە ئەخلاقی سوورەت ئەگرێ و لە ئەرکانە خانەوادە تەمامە گەورەکانە خانەوادە مەسئولیەتە تربیەتە مناڵەکان ئەگرنە ئەستۆ. لەگرا چ شتێ عمومی نییە ئاموزشە حرفە و فەن. ئەوەی کە ئێوە فکرەکەن ئیستە نەقشەکەی مەدرسە گرتگێسیە بەرەو و زانکۆ گرتگێسیە بەرەو تا ئەمانە شغڵیان بوێ دەرسوورەتی کە جاران تۆ لە ڕێگەیە دۆزینەوەی ئستعدادەکانە نەوع شغڵە خۆتە هەڵبژاردگە یا بە میرات بۆ دگەیگە یا بە شاگردی لەلایە پیشەوەرێک کافێرە شغڵێ بووگی تا ئەگرا متوەجه بووین. ئەگەر تا ئەگرا متوەجه بووین ئەزانین وەختی ئەم ئاغاتێ یەخە بە مەلاکان ئەگرێ یەخە بە قانون ئەگرێ. تۆ بۆ ئێژی مەلاکە درۆزنە تۆ بۆ ئێژی مەلا درۆزنن بۆ خاتری ئەوەی کە مەلا ڕەفتارێک ئەکا قانونێ دەرتێرێت و ئەم قانونە قبوڵە نییە بەرخەلافە تۆز تۆ هەرچی سەرتێریت و ئەوەی ئەم قسە مەلایکە توورێ نایری وەلێ ئەو ئێژی ئەمە حکم خوداوەندە و تۆ ئێشە سوعال نەکەی دەرنەتیجە تۆ گیر ئەخۆی چون ناتوانی جواو مەلاکە بەیتۆ و ئەو ختمێتێ بەناوە خوداوەند وا لە دەسیا تۆ پەنگە خۆیتەوە. تەنیا شتێکە بۆت ئەمێنێت توێژە مەلا درۆزنە کەزابە کڵاوبەردارە بۆ مەسەڵەن تێت مارەوە جاش تێرێ ژنە زەریفە کاورا ئەغ دەکا بۆ خۆی شەوێ دەسێکی پیابێت و تاڵاقی نادا. تۆ ئەم واکنشە لە بەرامبەر ئەم سیستەمە جەدیدە لە ناو مردمە ئێمە بەچی ئەوێنیت بەوەی کە مردم تەلاق خوا حالوە تەلاقم کەوتوی ئەمە ماس نییە تەلاقم کەوتوی درۆەکەی تەلاقم ئەنچێک کە ئەمانە ئەساسەن پێ ئێژن ژیانە مشتەرەکە دوو ئینسان دروست ئەکا ئەو خوێندنە ئەباتی لە عەرەبیەسە کاورا تێت بەژێرە پێخستنی سابتی یەکا کە باوەڕی پێ نییە چونە و عاتفەیەکی ئەس بەرامبەر بە ژنەکەی مەشروعیەتی لە خانەوادە جامعە و ئەترافیانە خۆی گرتگە کە ئەم ژنە ئەمان پیاگاشووی ئەوە و دەرنەتیجە بە لەفزێ ناکەفێ لەزا ڕۆژێ 2000 دانە تەلاقە خاو ئەکەوێ مارەوە جاشیش ناکە لەگرا عیددێ ترسەزاور عیددەیەک نفوزی کاتکردنە ناو ئەم جامعەی ئێمە عیددێ نادان ئەیانوەن و تەطبیق ئەم مەسئەلانە پێدەن دەی لەم سەرزەمین و کوردەوارە تۆ بە تەعدادت دەست ئەنگوسە دەست بە 500 سناریۆ و 1000 سناریۆ مارەوە جاش ناوێنی دەسوێتی کە مردمە چەپ ڕاست تەلاقی خسکە لەگرا تۆ ئەوێنی شەریعەتە ئیسلامی هەنوو نەیتوانی گە ورود کاتە ناوە ئێمە. خۆ وەختی تۆ بە تەکایاتێتە ناوە جامعەی کوردەوار شەریعەت نایری بە حەیتەران تێ بەچی بە تەفریحات و ئینتەرتەیمنت تێ بەوەی کە تۆ بێ پشتێ بۆ ئەم مردمە دروستکەی خواس و تەکیەی پێ بە و کۆمەکە پێ ئەکا نایژی خوا دەستوراتی پێداگە نا خوا ئەمەسە و قیبلەس و شیرینە و شتە قەشەنگێکە و حەزی پێ بکە بەڵام
لە دەورانە متەئەخرە کە قەرارە سوڵتەی دەوڵەت بەسەرتەوە حاکمکەن هاوکات سوڵتەی شەریعەتە بۆ تێرن تا تۆ لە ترسە فیسەقەرە بڕۆیتە ناوە وەیل تا تۆ بێژی قوانین ئیسلامی خاص نییە قوانین دەوڵەتی خاسە متوجه بوون قوانین ئیسلامی خاص نییە قوانین دەوڵەتی خاسە هیچ کامیان ڕەبتی بە تۆ نییە نە قوانینە دەوڵەتی نە قوانین ئیسلامی چون تۆ لە کوردبوون تێرێتە دەرەوە خۆ ئیستا کە تۆ دانای کورد نەماگە مەسەڵەن هەروواکە مزگەوتیان دروست کردگە مەشایستە لە جامعەی ئێمە بە هەزاران هەزار بارگای دانایانە کورد بووایە کە دانیشتایەنە بەر ئەساسە هەڵس و بنیشتە ئینسانە کوردی بەر ئەساسە هەڵس و بنیشتە قەدەما دەستوراتێکیان بە هاوردایەتە دەرەوە لەگەڵ ڕوبەڕووبوونەوە تەک قەزایای جەدیدا ئەمانیش بەهاتایانە دانائیان بکردایەوە بیان وتایە حکمە ئەمە چه شکلیە مثال بەمە خزمەتتان مەسەڵەن تۆ لە دادگاکانە غەربا یەکێک لە ئەرکانە دیموکراسیە کە ئەمانە مەطلەحی ئەکەن حزورە هەیئەتە ژووریە حزورە هەیئەتە ژووری چییە؟ هەیئەتە ژووری 12 نەفەر ئینسانە عادیە ناو جامعەز کە یا معلمە بەقاڵە کەزازە بەزازە هەرچی هەست تێن لە کەیسێکە ئەمانە حکم ئەدەن کە کاورا مقەسرە یا نامقەسرە سوال مەگەر تەمام ئەمانە حقوقدانن جواب نەخێر چۆن 12 نەفرێکە لە حقوق سەر دەرنایرن کاورا تێرن حکم با دەرمەوردە حیات و مەماتە کاورایەک جواب چون ئەمانە ئێژن قوانین بەر ئەساسە عیداڵەتە و عیداڵەت لە ناو جامعە بە سوورەتە نەریت و عرف دەرهاتکە و ئەمانە ئەتوانن تەشخیص بن کێ بەرخەلافە عیداڵەت ئەمەڵی کردگە کێ پێشێ لە یاسای جەمعی کردگە کێ نەی کردگە دەرنەتیجە حکمێکە ئیدەن حکم دروستێکە لذا ئەگەر خەڵکە بریتانیا خەڵکێکی دەستەمۆ خەڵکێکی ژێرە بارچووک متیعەن ئەمە نەریتە هەزاران ساڵەیە خەڵکە بریتانیاس کە من ئێژەم ئەم ئوروپاییانە تۆخمە ڕعیەتن ئەمانە تۆخمە ڕعیەتن نەریتیانە ڕعیەتی بەڵام ئێمە ڕعیەتی نەریتمان نییە ئەمانە عادەتیان کردگە بەخوایە کە لە دەروون و لە دەرەوە فەرمانیان پێبا ئێمە عادەتمان نەکردگە بۆیە من دوێکە مثاڵم هاوردو ئێمە تەکە خوای خۆمانە ڕەفتارە منتەقیەکمان هەست خوا تەبیعی ئەوێنین غەیرە تەبیعی نایوێنین لامەکان نایوێنین فکر ناکەین ئەم جەهانە لە عەدەم دروست کریاگە فکر ناکەین ئەلا ڕقمە ئەوەی کە نەمان هاوردگەسە سەر زوان ئەلا ڕقمە ئەوەی کە بە ئاگاهیە ئێمە نەگەیگە چون داناکانە ئێمە نەماگن کە بێر نییە سەر زوان لذا ئێمە لە قسەکردنا پڕین لە تەناقوز لە ڕەفتارکردنا کوردین لە قسەکردنا پڕین لە تەناقوزە ئیسلامی جیهانی لە ڕەفتارکردنا کوردین نەقەوا بۆیە ئەدیانە ئیبراهیمی بە ئێمە ئێژێ ئەلئەکرا تائیفەت من الجن بەشەر نییە بۆیە دەسەمۆناوی بۆیە نظامە بین المللی و ئێمە ئێژێت کوردە وەحشی بۆیە دەوڵەتە ئێرانی و ئێمە ئێژێ کوردە خەرتەعەسوب کوردە بێئەقڵ سادە بۆ چون ئێمە تەسلیم ناوین لە مقابڵە دەوڵەتە ئەوە و قودرەتە ئەوە ناڕۆینە دواوە ناتوانێ بە زۆر حجاب کاتە سەر مردمە ئێمە ناتوانێ بەر بە هەڵپەڕکە بگرێ ناتوانێ بەر بە گۆرانی بگرێ ناتوانێ بەر بە ڕەشبەڵک بگرێ ئیمکانی نییە ناتوانێ ئەو بودووە کە من بە بەلاقارە قاری وتم ئەگەر پیاگی بڕۆ لە پشتە میکرۆفۆنەکەتە بێژە مەرگ بەر گۆرانیە کوردی فکر نەکە ئێمانەی کە تەرەفداری لە ناسر ڕەزازیەکە ناسر ڕەزازیان خۆشگەرەکە ئەگە گەرەکیان وایە 1 ملیۆن دلاریان بۆ ناسر ڕەزازی جەمە کرد و ناسر ڕەزازی بەردەی کەسێنگ نەوێ خەڵک وەم سەرانەی پیریم پیرەمەردە نەوابی کاتە مەزەی پای عراق شخصیەتی بۆ دروستکەن نە ئەم خەڵکە لە گۆرانی تەرەفداریەکە نە لە ناسر ڕەزازی بەڵام تەبەلورە ئەم گۆرانیە لە ناسر ڕەزازی ئاوێنیت و ئەلا ڕەقمە ئەوەی کە ناسر ڕەزازی 2000 کونوا لە گیانیا لە مقابڵە تۆ ئاوێسی تۆ کێردەکە نایوەڕێ
بە شریعەت ئیسلامی نایوەڕێ بۆ چون تۆ بەم خەڵکە ئێمە ئێژی ئێوە موسڵمانن ئەم خەڵکی ئێمە نازانێ موسڵمان بوون یعنی تەطبیقە شریعەتکردن هەروە کە ئەبوو محەممەد سنەی یەخە بە مەلاکە ئەگرێژێ ئیسلامیانی چی خەڵکە ئێمە نازانێ موسڵمان بوون یعنی هاوردەکردنە شریعەتێک لە دەرەوەی جامعەی خۆت بۆ تەنزیمکردنە ڕەوابەتە ئینسانی خەڵکو زانیتە مسلمان بوون یعنی بێژی ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله وەشهەدو ئەنە محەممەدە ڕەسوول الله تەواو یە نوێژێکیش بکەی وێ زەکاتێکیش پێی و تەواو هەرەوە لەسەر ئیتر چۆن مناڵەکەی خۆشگەرە کوێ چۆن ژن بخوازێ بە عشقە کەنیشکەکەی ڕسمیەت بدایان نەیدا گوێ لە کام گۆرانی بگرێ چی تەربەت ئەسم بۆی مهم نییە حەزەکاوە گۆرانی وتن حەزەکاوە حۆرەکردن کاورە لە کاورە ناپرسی ئەی لە دەرگای ماڵەکەی ێژی برسی مەکاکەیان ناپرسی ئەرە تۆ سڵپەوتی کافری ئەگەر موسایید وە موسا قەسم ئەگەر عیسایید وە عیسا قەسم وە زەنگە ناقوس کلیسا قەسم بۆ یاری ئازیز بێشەرت و پەیمان نازانم ئیسلامە کافرە یاجوو خۆم و عودەکەم شەو هەتا بەیان من سۆزەکەم بۆ لەیلا و ئەویش بەگریان ئالەگرا جەهانە کوردی تەنزیمە ڕەوابەتە تۆ ئەکا نە شەریعەتە ئیسلامی بۆیە مەلایەک مردمێک کە چووگەسە ناو مزگەوت شەریعەتە ئیسلامی پێ بدات مردمەکە وەزانێتە چووگەسە ئەوێ نوێژەکەی کات و بێتە دەرەوە هەرەوە مردمەکە نازانێت ئیسلام یعنی شەریعەت نازانێت مەلاکەیش جورئەت ناکام قسە بکە مەسەڵەن مەلاکە بڕاتۆ ماڵ بێژێ دایکە و بوو سەر پۆشەکە دوواسە قژە کەوت کەسە دەر ئێژێ لاوە فلتە قەڵەتە کرد بڕۆپەیکارە تۆ لە من بووی هەڵێ ڕۆڵە تۆ گەرەکتە فێرە ناموسم بکەی تۆ گەرەکتە فێرە شەرەفم بکەی ناموس یعنی قانون و کوردی ناموس ناوگەڵ نییە بۆ تەقلیدیە دەن بە ناوگەڵ ناموس قانون و کوردیە بێ ناموس ئەوەسەوە قانون و کوردی ڕعایەت ناکە متوجه بووی ئاغاگیان بۆیە مەلاکە هەرچی حکمەدا کاورایژی مسلمان نۆکی و دەیتەواو بڕیاوە دە حکمی ئەدەی نەمە کاورا کافرە وێژە لاوە فلتە ناسر گۆرانی وێژە چۆن دەڵەتی ناخوا شریعەتەکە ناخوا ئەگەر مردم کورد بزانێ ئیسلامی بوون یعنی لە کوردبوون دەرهاتن و بە شەرایع ئیسلامی تەبدیل بە ئیسلامەوی تفیەکاتەوە لەزا ئەمانە ناتوانن کارە بکەن ئێژێ ئیسلام بەرعەلەیهی هیچ قەومێک نییە درۆ ئەەکەی چون هەر قەومێک دارای یاسا و ڕێسای خۆیەسی تۆ وەختێ ئیسلام تێری یەهودیەت تێری مەسیحیەت تێری یاسا و ڕێسا تێری تۆ وەختی کۆمونیزم تێری یاسا و ڕێسا تێری تۆ وەختی لیبرالیزم تێری یاسا و ڕێسا تێریە بەچی وتە لیبرال بۆی کە شەواڵەکانە داکەنی نا تۆ بە قەوانینەوەی تۆ لیبرال ئەو مەرجعیەت و ختمیەتی چییە؟ پێغەمبەر ئیسلامە سنەتە کەلامە خوداوەندە سەحابەیە پێغەمبەر ئیسلامە تۆ چییە؟ تۆ ئیعلامیە و جارنامەیە مافە مرۆڤە تەلاشە متەفەکرینە غەربیە زانکۆس و پسپۆڕە دەڕەسە هاوکاتە تەکە زانکۆوە مەدرسە بۆ تۆ هاوکاتە تەکە مزگەوتە مەدرسە بۆ تۆ دروزەکەن مەلا معلم مەلا پەروەردەت ئەکا شەریعەتێکی بێجگە لە خۆت قبوڵکەی معلم پەروەردەت ئەکا قوانینێکی بێجگە لە خۆت قبوڵکەی هەرتکیان تحت ناوە تعلیم و تعلم تەزهیب النفس ئەم تۆ ئەواتە ناوە حوزەیە علمیە ئەو تۆ ئەواتە ناوە دانشگا ئەو مەلا ئەداتە دەرەوە بە عنوانە عالم ئەم متفەکر ئەداتە دەرەوە بە عنوانە ڕووناکبیر هەرتکیان یەکێکن هەرتکیان بۆ ئاسیمیلاسیۆنە ئومەتە کوردی و جیهانە کوردی هاتکن هەرتکیان بۆ بێگانەکردنە ئێمە لە خۆمان هاتکن هەرتکیان
ئیستا ئەمانە یا یەکێکیان ئەنێتە ژێر یا یەکێکیان نانێتە ژێر دەرنەتیجەیە جەوادە تەباتەبایی ئێژێ لە ئەوجە دەوڵەتە ئێرانی ڕزاخانی ئێرانیەتت بە تاریخ باستان لە دەورانە خومینی ئیسلامیەتت بە تەشەیع هەرتکیان ئێرانی ئەم ناتوانێ ئەو حەزفکە ئەو ناتوانێ ئەم حەزفکە لەزا خوایشتان لێ یەکەم یەکتری ماچکەن و سڵاواتێ بەنەوە دیارە پێغەمەرە ئێرانە جەدیدێ دروستکەین بەشێکوێ لە شیعەگەری و ئێرانیگەری ئۆکەی لەگرا سنەتێکی تری شاتکە سنەتە تەجەددخواهی جیهان بە مەکتەبە تەبریز کە استخراج قوانین بەر ئەساسە حقوق بەشەر ئەکەن عەبدوڵڵاه موحتەدی مستەفای هجری ئاغای مەسعود مسەفا ئەولسەلام جوولەکە جەلالە تاڵەبانی و کوڕەکانی عەبدوڵڵاه ئۆجالان ئێژن سێکولاریزم ئێمە ئێرانێکی دموکراتیکی سێکولارمان گەرەکە بەر ئەساسە حقوق بەشەر شڕبتێکی بە جامعەیە بەس یعنی ئاغای عەبدوڵڵای موحتەدی ئاغای مستەفای هجری بەر لەوەی کە حقوق بەشەر لە ساڵە 1950 دروست بکرێت و بە عنوانە جارنامەی جیهانی مەترەح بکرێت جامعەیە ئێمە یەکتری ئەخوارد ئێمە یەکتریمان ئەکوشت دائیمەن تەجاوزمان و یەکتری ئەکرد ماڵی یەکمان ئەخوارد گیانی یەکتریمان لەبین ئەورد جنایەتمان ئەکرد بۆ بەحسە چیەکەی جارنامەی حقوق بەشەر تۆ ئێژی منشەء ئیدارەکردن ئێمە ئەو جار ئێشی قانونوی ئەم قانونە ئێژی ئێمە ئێرانین دەی درۆکە ئێمە ئێرانی نیە ئێمە کوردین سنەتە ئێمە تەشەیع نییە ئیسلام نییە سنەتە ئێمە زەردەشتیەت نییە ئەمانە قوانینە خارج لە تەبیعەتە ئینسانە کوردین و جامعەی کوردین بەر لەوەی کە ئەهورە مەزدا بێت و ئەڵڵا بێت کە ڕەوابەتە ئێمە تەنزیم بکات بەر لەوەی کە ئەبوو حامد قەزالی و ئیمام محەممەد شافعی 200 ساڵ دوای بنکە پێغەمبەری ئیسلام بەنە کە لە یەکتریا تا فەقه و شەریعەت بێرنە دەرەوە ژیانە ئینسانی لە جامعەیە ئێمە بە تەمەدونە گەورەیە کوردی ممکن بووگە دروست کریاگە بۆیە تۆ ناتوانی بەرخەلافە جەهانە ئێمە عەمەڵکەی ئام سوالەی مەترەحیە کاژی ئیسلام و دەردە گشت کەسێکی خوارد و دەردە کوردی نەخوارد ئیسلام هویەتە تورکە ئیسلام هویەتە تورکە هویەتە پاکستانیە جامعەیە ئەوان ئیسلام تەنزیمیەکە بۆیە ئەوان گەورەترین عەیدیان عەیدە ڕەمەزانە عەیدە قوربانە سنەتیان نییە تورکەکان حەج سنەتێکیان نییە زوانیان بەریە لە کەلەماتە ئینزمامی مەفاهیمە ئینزمامی و ئینتزاعی نیسیان ئەوەی بە ئەوان پیچیدەگی ئەدات نەزمە قانونی ئیسلامە ئەی ئیسلام بۆ لای ئێمە موفق ناوێت چون ناتوانێت شەریعەت با بەمل ئێمە چون ناتوانێت ئینسانە مقەیەدە لە ئینقیاد خوداوەندە خارجە لە زەمان و مەکان دروستکە ناتوانێت تا ئەم دەقیقە نەیتوانیگە دە ئیستا گەرەکیانە چی بکەن گەرەکیانە ئەو نەزمەی وا ئێمە لە ممارەسەت و ژیانە ئیجتیماعیە ئەمان گرت و لە خانەوادە فێری ئەوین لە بینی بوون چۆن لە بینیان برد بە لە بین بردنە خانەوادە قەومایەتی بەناوی چی بەناوی عەقبماندگی و وەختمان نییە و هەزینەی فرەس و ئەمە گشتی عەشایریە و فڕیدن و دنیای مدەڕنکەی واسە و پرسە و پۆ مەچن و دیداری یەکتری مەچن و شەونشینی شەوانە مەچن و خۆپەرستی ئێستا ئێمە چی پێکرد ئێمە ئیستەت بووینەوە کڵاو بەردار کڵاو چی جیفە پەرەس جاران بۆ نەمانە کرد لەبەرەوەی ژیانە ئیجتیماعی ناممکنە کرد دزیمان نەکرد لەبەرەوەی نەوکە بڕۆینە بەهەشت دزیمان نەکرد لەبەرەوەی دزیمان لێ نەکەن لەبەرەوەی بتوانین لە جامعە زندگی کەین ئێعتبارمان بێ ژنمان پێبەن خەڵکی ئەحترامی بێ پێمان تاگرا متوجه بووین ئەگەر متوجه بووین ئێستا ئەوێنین مزگەوت بۆ دروست ئەکرێ
کاورایژێ من فۆمینیستم و چیقەکە لە بەرامبەر مەلایەکە نە ئەو بە دنیای کوردی قسەکە نە ئەم بە دنیای کوردی قسەکە هەرتکیان جفتی بێگانن حقوق ئەگرن لە دەوڵەت تا ئێمە لە دەرەوەی خۆمان بە قەوانینە دەرەوەی خۆمان دەستەمۆمان کەن. لذا تۆ بینی دەوڵەتە ئێرانی فقط لە حوزەیە سەرکوب سیاسی بە هەبوونە دەستگاهە ئەمنیەتی نظامی کۆنتڕۆڵە پوڵ و مانیپۆلیتکردن پوڵ توانی گەسی سەرکوبە سیاسی و ئابووری لە ئێمە بکە. لە هیچ حوزەیەکی ترا دەوڵەتە ئێرانی ناتوانێت ئیرادەی خۆی بەسەر ئێمە بسەپێنێ، ناتوانێت. فقط لە حوزەی سەرکوبە سیاسی و لە حوزەی تاڵانە اقتصادیە ئێمە هەم تاڵان ئەکا هەم سەرکوبە سیاسیمانەکە. بەڵام لە هیچ بەشێکی تری جامعە ناتوانێت سیاسەتە خۆی بە ئێمە تەحمیلکە، ناتوانێت. بۆیە ناتوانێت گۆرانی کوردی گۆرانی هەڵپەڕکە هاتوو چۆکردن قەدەغەنکە، ناتوانێت تەحمیلە ئێرادەکە ئەسڵن. لەذا لەکوێ وارد ئەوێ لەوەی کە وردە لە دەروون و بتخوات وەختی تۆ هەستی پێ ناکەی. وەختی ئێمەیژن جەهان و کوردی نابوو دەکەن، یعنی چی نابوو دەکەن؟ یعنی سنەتە ئێمە، شێوەی کردەکردن، یعنی ئوسوول ئێمە لە بین ئەوەن دابین. مەسەڵەن کاورات هێژە من حەق قسەکردنم هەست جان نازانێ و ئەزانێت ئێمە گشتمان دموکراتین، ئێمەش ئیجازەی پێدەین قسەکە. هێژە مەکەی دموکراسی من حەق مەس قسە بکەم کاکە و دموکراسی نییە و جەهانە کوردیە تۆ فێر بووگی ئێمە دەمە کەسدا ناخین لە جامعە. گشت کەسی قسەکە، گشت کەسی کوڕ باوکە خۆیسی، گشت کەسی لە توێی کراسە خۆی پیاگە. من دموکراسی فێرمانی نەکردگە هیچ کام لە ئێمە ئەم جارنامەمانە خوێنگەسەوە، نە هیچ کام لە ئێمە ئەندیشەکانە لاکمان خوێنگەسەوە، نە هیچ کام لە ئێمە لیبرالیزمە کلاسیک و فەلاسفەی لیبرالیزمە کلاسیکمان خوێنگەسەوە، نە قەوانینە تەبیعیمان خوێنگەسەوە، نە ئەرەستومان خوێنگەسەوە. مەسەلەن نەمان خوێنگەسەوە. ئەمە چۆن ئەوەنە دروست ڕەفتارەکەین؟ خب ئیستا ئەم ئەبوو محەممەدە سنەیە کێس ئەمە ئینسان ئەحمەقێکە لە بازیە سیاسیەکە تێن نەگەیگە کە کارە مەلا چییە. ئەو هاتکە ئێژی تو بۆ ئەم شەریعەتە بە تەمامە قودرەت تەطبیق ناکەی. ئەو نازانێت کارە ئەم مەلا ئەمەسە وردە لە پرۆسسێکی چەندین ساڵە ئێمە متوەجه بکات کە ئێمە هیچ مەرجەعێکی قانونگوزاریمان بێجگە لە دین نییە و ئەم دینیشە لێو دوا لە قانونگوزاریە حکوومەتیە شرکەتەکە وەکەوەی قانونە ئەساسی عێراق. ئێژێ قوانینە عێراق چون عێراق مردمێکی مسلمانە لە ئیسلام و تەطبیقی تەکی ئیسلام هاتێت. ڕەوابەتە ئێمە ئیسلام تەنزیمی ناکا مردمینە، بۆیە 5,000 مزگەوتیان بۆتان دروست کردگە تا ئەوەنە بچفێن و گوێتانە سەرتان لێ بشێوێت. دەیخۆ ئێوە بۆ ژیانە ڕۆژانە کردتان تەلەفۆن نێوە دەستانەوە دەقیقە زەنگ بەنە مەلا، چۆن تەکە کەنیشتانە هەڵسن، چۆن تەکە هاوسێکەتانە بەرخوردکەن، چی بکەن چی نەکەن. ئەیکەن دەی بۆ حکوومەتە هەرێ مزگەوت دروزەکە تا تۆ لە کوردیەتە خۆت دەربێری. بۆ مەلاتێ قسەکە حەلالە یا حەرامە، یەجوزە یا لا یەجوزە، قانونیە یا غیر قانونیە. کەس ناپرسێ کوردیە یا غیر کوردیە، هیچکە ناپرسێ. بۆیە دەوڵەتە ئێران، دەوڵەتە عێراق، دەوڵەتە تورکیە، دەوڵەتە سووریە ناتوانێت تەحمیلی ئێرادەی خۆی بکا بە ئێمە.
مەلایەک ناتوانێت تەحمیلە ئیرادەی خۆی بکە ئەشیڕێنێ لە پشتم منبەرە وەلی بۆی جێبەجێ ناکری. تەوەجۆکەن ئەو بەناوە مەریوان هەڵەبجەی ئێژێ من تەکفیر کردیاگەم وەی مسلمان ئەم خوا یەک نەفریش نەی خواردگە ئەویش ئێژێ وەی باوکڕ و عیلمانیەت خواردمانی ئەمانگرن ئەشکەنجەمانەکەن هەر تکیان گەرەکیانە بێژن ئەم قوانینە کە ڕعایەتی نەکەی سزای هەست تا ئێمە متەوەجه بووین یەکێکمانێشەیەکیان ڕعایەتکە یا ئێشێ دەوڵەت بێرین ئەم سزابە یا ئێشێ ئەم قبولکەین ئەو سزابە. لە عەسڵیشە کەسێ حکم تەکفیرە مەریوان هەڵەبجەی ئەدا جامعەی کوردەوار مەریوان هەڵەبجەی ناکوژی جامعەی کوردەوارە نانەداتۆ مەریوان هەڵەبجەی جامعەی کوردەوارە تەماشای مەریوان هەڵەبجەی یەکە جامعەی کوردەوارە ژنەداتۆ مەریوان هەڵەبجەی هەروواکە مەلایەک جامعەی کوردەوارە ژنی پێئەدا نانی پێئەدا دەری ناکە تفی ناکە مەلاکەش هەتا سوحا حکم بە یەک نەفەر قبوڵ یەکە ملیۆنی نەفەر قبوڵی ناکە ئەمەڕیشی پێ ناکە. دەی ئیستە ئێمە لەکوێ لێمان قۆمیاگە لەوەی کە مەشیایە لە هەر کۆڵانێکی ئومەت و کوردیا ئیستە سفیدخانێ بوایە ئێمەش ئیستە مەشیایە دەستگاهە ئستخراج قوانینمان لە جەهانە کوردی بوایە. کاکێ ئەفەرموێت کاک کەمالە سەلەحشور ئەفەرمێ چۆن ئەو کوردانە لە ناوە داعشا بوون ئەی چۆن ئەو کوردانە چەتەیە پەکەکەن ئەی چۆن تفەنگ چیە پارتی و بارزانین تیتول ناو جامعەیەکە بلەخەرە ئینسانهایە گەوێنی کە یە شغڵهایە گەگرن باوەڕ بە یەک شتێگەکەن هەروە ئەو ئەوێت و داعش ئەمێکی ژێت و فەمینیست هیچ کامیش ئەم کوردی نیەن جامعەیش هەرتکیان تفەکاتەوە نە فەمینیستێکە قبوڵەکە بڕۆ ئەم فەمینیستانە نەیانتوانی گە چوارژن بێنە لای خۆیان هەروە کە لە ناو جامعەی ومەت کوردیە ئەمانەی کە ناویان مسلمانە تونڕەوە مسلمانە ئەکسەریەت نییە دەوڵەتە ئێران کاری بۆ گەسۆمەی کە شەو ڕۆژ مشتێ بنە جوولەکە بە ناوە نەوحەکەر و تێ هەڵدریاک دانیت یەهودی لەکوێ ورودی کردگە لە مەراسمە شین و شیوەنکردن ئینتەرتەیمنتە حوسەینی دروست کردگە نەوحەخانی و لە یەکتری دانی دروست کردگە ئەمانە ئەکسەریەت جامعەی ئێمە نیەن ئەقەلیەتێکی 2% نیەن فقط دەنگیان ئەبزارە حاکمیەت هەست بڵاوی ئەکات و تاتۆ باوەڕەکەی وەکو چی وەکو ئەوەی کە ئێمە ئیمڕۆ ناوە مزگەوت لە ناو شارێکا زندگیەکەین 1 ملیۆن نەفەری واتیە بۆ خاتری ئەوەی کە نیشان بدەیت تۆ زۆر و بۆری چی ئەەکەی مرکزە شار دروست ئەەکەی مرکزە شار هەنێ خیابانن بە جەمعیەت کە پڕیەکەی تو 200,000 نەفەر ناکە وەختی تۆ فیلم بەرداری ئەەکەی لە مرکزە شار 20,000 نەفەری واتیە ئەژی وای باوکە گیانەمانە چ فرەن نە فرەن نیەن تۆ بە قیاس خەڵەتیاگی متوەجه هەوی شێخ فەزڵ الله النووری لە ڕەدە مەشروتە ئێژێ شیعە لە ئێرانە لە ئەقەلیەتە دەوروبەر ئێران شیعە نییە چۆن ئیستە ئێران کریاگەسە دەوڵەتە شیعە لەبەر چی لەبەر چی لەبەر خاتری ئەوەی تۆ بە تەساویرە تەلەڤیزیۆنی ئەخەڵەتێنن هەروە کە تۆ تماشاکەی لە شەبەکەهای ئیجتیماعیە حکوومەتە حەلیم 6 دانە فاحشەی هاوردگە خۆیان دەرەخەن ئەژی برا ڕۆجامعەی کوردەوار گشتی فاسد بوو نەن گشتی فاسد نەوگە دەنگە ئەمانە بەرزە تریبوونەکە بەرزە قودرەت وا لە پشتیا پوڵ وا لە پشتیا ئەبزار وا لە پشتیا ها من تریبوونە فەیسبوکیەکم هەست چون ئینتەرتەیمنت نیەم و درزم مەمکن نیەم و ناڕۆمە سەر شەهەوات کە فەورەن کاورا جەزبکان تریبوونە فەیسبوکی من گەورە ناوێ ملیۆن دلار پوڵی نییە لە پشتا تا من هەڵسم بەرنامەهای جۆرا و جۆرە حرفەیی دروستکەم وەکو شەونشینی شەوانەیە من دانیشم تەکەیەوە قساکەم ها حقیقەتە جامعەیە ئێمە منم نە ئەو دەنگە کەمانەی کە گەورەی ئەکەن دەوڵەتە ئێرانی دەوڵەتە تورکی حەلیمە کوردستان بە ملیۆن مزگەوت نایانتوانیگە مردم ئێمە لە کوردیەت دەربێرن هەنووز نایانتوانیگە بە ڕووناکبیر و نخبە نەیانتوانیگە ئێمە هەنووز
تووشە ئاسیمیلیاسیۆن بکەن ئادرسە غەڵەت ئەمەسە زووان کوردیە وان نییە نەریت کوردیە جەهەن کوردیە ئوسول کوردیە بۆیە ئینسانە ئازاد دروستەکە ئەمە زوان نییە ئەم زوانە من ناکات و ئینسانە ئازاد تۆ ئەوێنیت ئەوەی دەست لە نەریتە کوردی ئەگرێت و داعش ئەوەی دەست لە نەریتە کوردی هەڵەگرێت وا مردم تفیتێکە ئەوێت تۆ چی ئەوێت تۆ پەکەکە خەڵک تفیتێکە دەستیان هەڵگرکە لە کورد بوون ئەلا ڕەخمەوەی کە وەم زوانە قساکەن من تۆ قساکەین من تۆ تفیانەکەین و نەمانگەرەکەن لە چیان نەمانگەرەکەن لە زوانەکە لە دەمە قۆپانێک کە ئیکاتە پێ نا لە نورمێکا کە بە ئێمە متعلق نییە کاکەمالە ساڵح شۆر فەرمایشەکەت غەڵەتە من ئەمە دیبیتێکە لەگەڵ خەڵکیایە کەم بۆیە تۆ ئەخوێنم و جواو دەدەمەوە من تەقەدوسم پێ نەداگە جنابت نەتفەهمی جنابت ئەوەنە مەلا لەسەری زێهنەکاری کردگە زێهنی ژەڵەشیاکە نەتفەهمی من تەقەدوسم پێ نەداگە من ئێژەم ئێمە لە ڕۆژە ئەوڵ و هەروە بووگین ئەگەر خاسە ئەمینە ئەگەر خراوە ئەمینە تۆ متەوەجه بووی کوردبوونە ئێمە هەر ئەمەسە متوجه وياغيان تقدس يعني چی ئەوەی کە من نەمگەرە کە تۆ خوی من بگۆڕی چون من جۆرێکی تر زندگی ناکەم تۆ ناتوانی من کەیتە قەفەس من ناڕۆمە ژێرەبارە تەقەیود من تەکە چارە نووسا دەرەکەوم من ئەمەمە ناڕۆمە ژێری باری تۆ تا بەیانی قسە بکە دیتە کە حکمە حەز بە کەسێکیشم نەدا نەموت بڕۆن مەلا بکوژن وتم هاتم تۆهین بکەم بە دینە ئیسلام نە هاتم تۆهین بکەم بە یەهودیەت نە تۆهین ناکەم ئێژم ئەمانە سوڵتە گەلێکیانە بکەن و ئێمە قبوڵی ناکەین ئەمەی کە تۆ تێیت مردمە ئێمە ئەخەڵەتێنی ئیمکاناتە مردمە ئێمە ئەگریتە دەسی پوڵ ئەگریتە دەسی وەگەرەکتە بە ئەبزارە پوڵ و زۆر خۆت بکەیتە ناو مێشکە ئێمە ئەمە عین زوڵمە عینە تەجاوز و تەعەداس و من ڕێ بە تۆ نادەم ئەم کارە بکەی ڕێ بە تۆ نادەم ئەم کارە بکەی هەروە کە ڕێ نادەم بە یاڵەتە متحدەیە ئەمریکا بریتانیا ئەم کارە بکە ڕێش بە تۆ نادەم من تەقەدوس نییە ئەمە مەسە من خۆمم خۆشگەرەکە من بە ئاگاهی گەیگم ئینسانێکم بە ئەندازەی خۆم ئەمە بەهاکانمە و لەم دنیا وجودم هەست و لەسرە ڕەچەڵەک و تەمەدونی هاتکمە سەدەرەوە بۆ تۆ گەرەکتە من نابودکەی تۆ بێجا ئەکەی گەرەکتوێ من نابودکەی لە ژێرە فەرمانە هەر کەسێکا چه تحتە ناوە سیڤیلایزیشن چه تحتە ناوە حکمە خوداوەند غەڵەتەکەی من نابودەکەی من بە تۆ سابەتم کردگە بەر لەوەی تۆ خوداوەند ویت و بەر لەوەی تۆ شتێکی تروی من جامعەم دانیاگە و دروستیش خەریکم زندگیەکەم زندگیشم تیا ممکن کردگە تەجاوزم نەکردگە لەبەرەوەی حەرامە تەجاوزم نەکردگە لەبەرەوەی جامعە بە تەجاوز ممکن نابێت دزیم نەکردگە لەبەرەوەی جامعە بە دزی ممکن ناوێت غەشم نەکردگە لەبەرەوەی معامەڵەکردن و ئێعتبار وەرگرتن و کاسبیکردن بە غەشکردن ممکن ناوێت متوەجهوی تەقەدوسم پێ نەدا ئاغا گیان شێوەیەک کە ئێمە لە توولە زندگیە پێیگەیگین ئێمەی بەگراگەیان دەگە ئەمە بە چه دەردێکی ئێوە ئەخوا بەیانی دەوڵەتە ئێرانی وا گەرە کێسی ڕیختێکی تر بێرێ تحتە ناوە قانون ئومەتە کوردی ناچێتە ژێرەبارە قانونی ناخەڵەتێ ئەوجا دەوڵەتە ئێرانی ئێشە تانک و تۆپەکانی بێرێتە دەرۆ بێژێ من هاتکەم جەهانە کوردی نابودکەم دابزانین دەوڵەتە ئێرانی بەشە مانگێگەکە یان نایکە دابزانی نەتوانێ ئەم کارە بکە یان ناتوانێ بیکە 300 ساڵە بەناوە ئیسلام و بە ئیمکاناتت دەوڵەت و بە تەکیە و خانەقا و بە مزگەوت گەرێکیان لە مردم ئێمە بکەنە مسڵمان ناتوانن مردم ئێمە مخالفتێکی تەکی ئەڵڵا نیەوە هەروە کە تەکە یەهوا نووسی هەروە کە تەکە ئیقانە بەهاوڵڵا نەیبوو بەهاوڵڵا هات لە سەرگەڵوا دانیشت کەس کلکێکی بۆ نەورد چون مردم ئێمە زندگیان شەرع ئیسلام یا قەوانینە حکوومەتی تەنزیمی نەکردبوو ئیسێشە تەنزیمی نەکردگە
كردبون جهان كردية كردبون أصولة قواعد شێوەیە کردەکردنە زوان نییە دروستە ئێمە بەم زوانە لە یەکتری تێئەگەین ئاشنا ئەوین بە یەکتری ئەم زوانە وەختێ بە شەریعەتە ئیسلامی ئەپێچێتۆ تۆ نایفەهمی وەختێژە حرامە هەر بەم زوانە کاورێژە غەڵەتە کرد وەختێژە تۆ کافری خوێنە مەباحە ئێژە تۆ غەڵەتە کرد هایتە تەکت جەهانەکە تا زوانەکە مهم نییە وەختێ تحتە ناو لیبرالیزم ئێژێت تۆ ئێشێت تەقەدس و فەزڵ بدەی بە سەکسە معقەدی تۆژی غەڵەتە کرد لەم جامعەی ئێمە کەسانێکیش بووگن کە ئینحرافە جنسیان بووگە و کەسێکیش کاری پێیانۆ نۆگە ئەمە مەرغوبیش نۆگن کەسێکیش تفیانی نەکردگە پس وەختی تۆ ئەوێنی ئەمانە بەناوە لیجنەیە فتوا قسەکەن یعنی چی ئەکەن یعنی مشتێ مەلا کە قبولیان کردگە لە بینی یەکتریا ئەمانە علمە حەدیث ئەزان و توانە ئستخراجیان هەست لە مەواجهبوونێتە کە مشکڵێکی جەدیدا ئەمانە بەر ئەساس و قورعان و سنەت و سیرە و حەدیث و ئەمانە قانونە جەدیدی تێرنە دەرەوە ئێژن یەجوزە یا لا یەجوزە حەڵاڵە یا حرامە قانونیە یا غەیرە قانونیە غەڵەتتان کرد وەختی مردمێک لە داناکانی تۆ هی بکەیتۆ تۆ هەر حکم و قانونێ بێریتە دەرەوە مردم عینە خیاڵی نییە بۆیشی مهم نییە هەروە کە ئیمڕۆ مردمە ئێمە نازانێ قانونی جمهوری ئیسلامی چییە هیچێکیشی نازانێت تا زەمانێ ئەیگرن ئێژن غەیرە قانونیە ئەو زندگی اجتماعی خۆیەکە خۆ قانون ئێرە ناتکە پێیان بێژی چۆن زندگی اجتماعیکە تازە مردم وەختی پێیان کریا بە ناو دادگا فێربوون ئەتوانن کڵاوبەرداریش بکەن جاران نۆرمەکانە خۆیان ئیجازەی پێیان نەیەدا تازە مردمە ئێمە بە دانانە مارەئی و عیندە الموتالەبە بوونە مارەئی و فشارە دەوڵەت و دەستگاهە قەزایی فێربوون ئەتوانن کڵاوبەرداری 1000 دانە سکەی تەڵاب بکەن جاران نەیانەتوانی نانەکرد کێ فێریانی کە دەتوانن کڵاوبەرداریە بکەن دەوڵەتە ئێران تازە مردم ئیمڕۆ بە ئاشنابوونە بە گۆشەیە لە قانونە کە فێرە کڵاوبەرداری بووکن چون پشتەوەسن بە دەوڵەت و دەوڵەت ئیمکانە کڵاوبەرداریان پێدا ئیمکانە دزی و دەخەڵیان پێدا و نایشانگرێ دزە نەگیریاک پادشاهە متوەجێ بووی ئاغایان پس تۆ ئیمڕۆ ئەزانی کارکردن مەلا چییە مزگەوت چییە کارکردن مەلا و مزگەوت ئەوەسە تۆ لە جەهانە خۆت دوورۆکاتەوە مەلا چەپ و ڕاست لە مزگەوتا قسە بووەکە باسە چیەکە ئیسلام چی تەجویز کردگە تۆ چۆنیشی هەڵسو کەوتکەی چی بێژی چی نێژی چۆن حرەکەتکەی چۆن حرەکەت نەکەی ئیسلام ئێژە تۆ 4 دانە ژن بخوازە دابزانم لەم سەرزەمینە ئێمە چەند ژن حازرە بێتۆ هەووی ئەو یەکی ڕەبتێکیشی نە هەل لە قەیمیشۆ مەگەر کاورات دەسەڵاتێکی عەجیب و غەریبی بوایە ژنەکە لە دەسەڵاتە عەجیب و غەریبە پیاکە بە شتێ بگەیە لذا بۆی مهم نەوە چون لەگرات دەسەڵات مهم بوو ئرسیەیە کە ئەیورد مهم بوو قودرەتێک کە ئەیگرد مهم بوو حتا بەیانی بێژە حەلالە یەک ژن ناڕواتە ژێرە بارە ئەوەی کە هەوو بخوازی وەسەریە ناڕواتە ژێری تۆ جاران ئەتوانی بەی لە کەنیشکە خەڵکی تۆ مەگەر بوو کاورا دەسە بۆ وردەوی مەگە بێکەسە گیراوەرگە بە پیا بژنەوە تۆ ئەتوانی کەنیشکێ بخوازی بەیلی تا براکانی هەڵیان دڕایتە تا باوکەکەی هەڵی دڕایتە ئەتوانی بەیلی ئەتوانی دەمەدەمە بکە یاها کاورای و لە سەتحی خۆتا ژن بخوازە یعنی ئەگەر بڕۆی خانەوادەیە زەعیف
کەنیشتی بات و خانەوادەیەکی قەوی کەنیشکەکەیشی کوتەکی ژەخوا چون ناتوانێت لە مقابڵ خانەوادەی کوڕەکە بوێسێ. بەڵام ئەگەر تۆ لە 100 هابوویت ژن و ژنخوازیت کرد خانەوادەی پیاگ نایەتوانی زۆڵم کرد لە ژنەکە. ژنەکە کەسوکاری بوو، برای بوو، ئامۆزای بوو، باوکی بوو، نەدەتوانی ئەخۆ قامکە بۆ بوردای قامقتیانەوەڕی لێو باە لای دەموچاوی کەوە بووایەوە لای دەموچاوتیان ئەحاڕی هەروە ئەلەکی بوو مەگەر ئەتوانی کاری وا بکەی کاورا ژن و ژنخوازی کرد قدرەتی ئەگرت بەردەی خۆ نەدا خۆ ئەسیری نەهاتوو. ضرورەتە ئەم دیبەیتانە ئێوە بەوە ئەگەیەنێت کە وەختی کەسانی ئیتتهامیان لە دەوڵەتە ئێرانی بەرەو ئاخێز ڕوبەڕووە کردو ئێمە ئەمانوت کورتبوون جوان نییە وەختی ئەمان و کاورا بە قانون ئێمەی گرتگە نەکەوەی کە ئێمە قانونمان نەوگە بە قانون دەرەوەی جەهانە کوردی ئێمەی گرتگە بە قانون دەرەوەی جەهانە کوردی گەرەکێسی ئێمە دروستکا بۆیە ئێمە لە خۆمان بێگانە ئەکا ئەمان و هەواستان بوێ نەتان خەڵەتێنن هەواستان بوێت لە ژێگەیەکی ترۆ ورود ئەکەن پێتان نەتان خەڵەتێنن نەکەونە ناوە بازیەکە نەکەونە ناوە بازیە مەڵا هەڵۆ ماریا هەورامی نەکەونە ناوی هەر تکیان خەریکن دوو قانونە دەرەوەی جەهانە کوردیت بۆ تێرن وا دەسەڵاتمان لێ ئەسێنێتەوە شێوەی جامعەمان لێ ئەسێنێتەوە. تۆ وەختێ دخاڵەتە کرد لە جامعەیەکە هاتی نەزمەکەیت شاواند سەر لەو مردمە ئەشێوێنی وە نەتیجەکەی ئەوێت و نابوودی تۆ دخاڵەتە کردگە لە ئۆرگانیزمی شێواندکتە ئەها ئێژێ قاڵاو هات ڕێوە چوونە کەویاو بگرێ ڕێو چوونەکەی خۆشی لە بیر چوو. تۆ وەختی دخاڵەتێکە لە جامعەیەکا کرد بە سوورەتە مەسنوعی دخاڵەتتیا کرد چه ئەتفاقێکەکەوێ نەتیجەیەکە ئەیگری نەتیجەی دروستێک نییە. بزانن تۆ فکر ئەەکەی دەوڵەت هاتگە قانون بۆ تۆ بێرێ تا تۆ گەشە بکەی دەوڵەت هاتکە قانون بۆ تۆ بێرێ تا مقاومەتەکانە تۆ لە بین بواد و تۆ دەسەمۆکە خروجی نەتیجەی قانونە دەوڵەت ئەزانی ئەوێت تۆ چی تۆ لە یەک ئەترازی تۆ بە عنوانە ئینسان قدرەتی لەدەست ئەدەی پێگەهای قدرەتت لەدەست ئەدەی خۆشبەختی لەدەست ئەدەی ئەمە حاکمیت چی وەدەستێرێ ئینسانێکی هاڕیاگی بێدەسەڵاتی تاک و تەریای نەخۆشی بێ ئێرادەی متیع بەدەستێرێت. جامعە ئەوێت و جامعەی نەخۆش زندگیتیا ممکن نییە بۆ من و تۆ کاسبی ناتوانین کەین ژن و ژنخوازی ناتوانین کەین مناڵمان ناتوانێ بوێت تەبادل محبت ناتوانین بکەین لەگەڵ یەکتریا هەڵناسین و دانانیشین ئەو لەسەرەوە بە عنوانە حکوومەت سروەت ئەکاتە گیرفانی و ئێمە حتا واوینە ئەو ئیدامە پەیاکە بۆ ئەو نەتیجەکە مثبەتە بۆ ئێمە وەکو جامعە وەکو ئینسانەکان کە ئەنوارینە جامعەی ترم جامعەتیا زندگی ناکرێ بۆی ئێمە ژین وای ئێمە ناڕازین وەێ ناوین و دەسەڵاتیش لە بەرامبەریا بوێسین نازانینیش چۆن لە بەرامبەریا بوێسین بۆیە فکرەکەی نێژینەوە دەوڵەت بۆوە ئاکا ئێمە برسیمانەوە بۆ دەوڵەت وە ئاکا ئێمە ئیشمان نییە دەوڵەت وە ئەکا تا تۆ وابیتە بۆ لەبەرەوەی نەزمە جامعەی توی شێواند دەسی تێبرد خراوی کرد لە دەرەوە شتێکی هاورد تێی کرد شێوانی تۆ ئیستە وەختی شێویاگی ئیتر ناوی تۆ هیچ پێشکەوت ناوێنیت. ئەمە وەکو چییە؟ وەکو ئەوەی کە تەرەفدارانە اقتصادە بازار ئێژن مەرجع قانونگوزاری کوێس ها ئیسلام ێژێ مەرجع پێغەمبەر ئیسلامە مەتنە تاریخە سنەتە سەحابەس ئەمانە ختمێتە کەلامن ئەی ئەوانەی کە باسە فەرهەنگە نێئۆلیبرالیە بازار ئەکەن ئێژن مەرجع کوێز مەرجع بازارە بازار خۆی تەنزیمەکە بازار وەختە تووشی بحران ئەوێ عدەیە کێشێتە سەر و عدەیە واتەلاوە بەژێر بە سوورەتە تەبیعی و یشێن بەهابا تا باڵانس بەرقەرار بوێت. هەر گونە دخاڵەت دەوڵەت لە بازارە نەتیجەی شکستە اقتصادی بحران و نابودی اقتصاد جامعە است. ئمڕۆ کەسانی کە بەرامبەر بە دەوڵەتە ئێران و جمهوری ئیسلامی خەریکن انتقاد اقتصادی ئەکەن ئێژن جمهوری ئیسلامی خەریکە فروپاشتی ئەکات دلیلی چییە؟ ئێژن دخاڵەت دەوڵەت قوانین دەوڵەتی و ئشراف دەوڵەت بەسەر منابع و ثروەت جامعە لە خصوصی نەکردنی
دەیستە وەختی خصوصی ئەکا چی ئەکا دەوڵەت تێ پێژن خصولەتی منابع جامعەداتە دەسە کێ دەسە ئەو کەسانەی وە تا ئیستا حاکم بووگەن ڕەزا لەزا مؤسسات دەوڵەتی کە جاران هەنە دەوڵەت بوو ئیستا هەنە عیدەیەکە کە قەبلەن هەر خۆیان دەوڵەت بووگەن ئەمە نەتیجەکە ئەوێتۆ چی ئەوێتۆ فەقر ئەوێتۆ نابەرابەری ئەوێتۆ لە بینچوونە ئەرزشە ماڵی ئەوێتۆ کارنەکردنە اقتصاد وەلێ لەگرا 1 ملیۆن نەفەرێکە منتەفع بووگن لەمە هەمیشە منتەفعن لە دەورانە کۆرۆنا مردم گشتی لە بین چوو ئامازۆن تەقی مردم گشتی معتاد بوو تسلا تەقی مردم گشتی کاول بوو عەلیبابا تەقی دروسە پس لەگرا ئێژن دەوڵەت ناوێ قەوانینە خارجی بێرێتە ناوە بازار ئەشێوێنێت و لە بینی ئەوات ئیستە تۆ شەڕە ئیقتساددانانە ئۆتریشی تەستەکە ئیقتساددانانە سۆسیالیستیە درسە چۆن تۆ لە حوزەی ئیقتسادا وەرشکستگی ئیقتسادی تێری وەختی دەخاڵەت ئەەکەی لە ناو ئیقتسادا بەڵام وەرشکستگی جامعەیە نایری وەختی قەوانینە دەرەکی تێری وەسواریەکەیتە سەرم مردمان چۆن وەرشکستگی نایری پس وەرشکستگی تێری بۆ ئەم مردمە ئێمە لێ قۆمیاگە چون ئەم مردمە ئێمە دانایی نەماگە ئاخێز خەریکە چی ئەکا خەریکە دانایی کوردی بە مردمەدا متوەجهی ئەکا ئێمە ئەمینە خەڵکینە هەواستان بوێ ئێمە ئەمینەها پس ئاخێزە کوردەوارە سەربەخۆ بۆ بۆی مهم نییە خەڵکی بێژێ ئاخێزیە یانە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ متمەئینە کە لەریتە جەهانە کوردی و جەهانە کوردی جێبەجێ بکرێت نیەتە ئاخێز جێبەجێ بووگە بۆی مهم نییە کاورا بێت بێژێ من ئاخێزیم یان نییەم ئاخێزە کوردەوارە سەربەخۆ دوێکە لەکوێ متمەئین بوو هیچ مەلایە زاتی نییە بێت بەگژە ئێمە چون ئێمە جەهانە واقعیە کوردین واینە ناون نەستە حەرکی کوردە ئەو فتوا بات ئێمە قسە ئەکەین باتڵی ئەەکەینەوە ناتوانێ هەرچیەکە ناتوانێت جێبەجێکە بۆی ناچێتە بەرەو حتا ئەگەر گەرەکی وێ بە بەسیجکردنی 1 نەفەر و پور پێدانی بێتە سوراغە ئێمە جامعەت تفیان تێ ئەکاتەوە و ئێمە و خوێنە ئێمە باعث ئەوێت کە ئەم جامعە زیاتر بچەسپێت بەم نەریتانە واوانە تفکاتەوە دەرنەتیجە زەرەر ئەکەن ئەم کارە بکەن متوەجێ بوون چون ئێمە گوزارشێک کە ئەیدەین لە گوزارش جەهانێکە کە تیا زیستمان کردە ژیانمان کردگە امیدوارم لەم دیبەیتە تا حدودێ متوجه بووین و من محاولەم کرد کە ئێمە بفەهمین چه اتفاقێک ئەکەوێ بەرعەلەیمان دەوڵەتە ئێرانی گەرەکی بڕاتە ناو فازە سێوەم دەوڵەتە ئێرانی بە قانون ممکنەوێ وەختی ئێمە بە جەهانە کوردی لە مقابڵیان ناوێسیین قانونەکانیمان تف کردەوە قانونەکان و ئوسولە خۆمانمان وت دەوڵەتە ئێرانی یا مەجبورە ئوسولەکان ئێمە قبول کات یا مەجبورە ئیعلامە شەڕ بەعەلەیه ئوسولەکان ئێمەکە ئەو وەختە ئەوێنین دەوڵەتە ئێرانی ئەیواتۆ یا ئێمە ئەیوێنەوە سەرزەمینمان تێرینەوە یا نایێرینیوە ئێمە چۆن سەرزەمینمان تێرینەوە وەختێ مردمە ئێمە بەرئەساسە نەریتە ئێمە ڕەفتارکە بەرئەساسە نەریتە جەهانە کوردی ئەو ناتوانێت ئەعماڵ سوڵتەی خۆی بکە ناتوانێت هەر بەم ڕاحەتیە تێتەوە مردمەکەی کورد متوەجه کوردبوونە خۆی بکە سوڵتەی بێگانە بەسەری و نامێنێت وا تۆ ئیمڕۆ بە 5,000 مزگەوت گەرەکتە مردمە ئێمە بوویتە ناوە شەریعەتی ئیسلامی ناتوانی مردمەکە گەوج بووگەها مردمەکە سەری لێ شێویاگەها بەڵام ناتوانی تو بە مطلقیەت حکم خۆت بۆیتە بەرەو ناتوانی وەڕە کردگە بە مزگەوت وەڕە کردگە بە ڕووناکبیر ئەیگریتۆ بە ڕووناکبیر وەڕی ئەەکەی بە مزگەوت ئەیگریتۆ لەم وەسەتە جەهانە کوردی غایب بووە ئێمە بووین هاتین ئەوە کاسە و کوزەکەتان شێویە بۆیە ئاخێز ئێژێ نابووتان ئەەکەین چون خارج لە ئێوە هات ئەسڵەکە هات فاقە ئەسڵی هات ئێمە نە هوڤیەتمان ئیسلامیە نە هوڤیەتمان ئێرانیە تورکیە عێراقیە سووریە نە هوڤیەتمان هوڤیەتە زوانیە ئێمە هوڤیەتمان هوڤیەت جەهانیە نەریتیە سنەتیە ئوسولیە قەواعیدیە و ئەمانە ئێمە کاتە کورد
أما أدال قوانين شريعته، أما أدال قوانين حكومته، أما وزندگی إنسانية كردي من ممكن كردقا وتمدن كردي دروس كردقا إما دواي 300 سال متوجه بوين محل النزاع وشروالة كوي جبهة الشروالة كوي وأمة كردي إشي لكوي بدالها للداقي الكروة متجاوز لكوي بالي إما حيت شرك ما انتك اللهانية، حيت شرك ما انتك يهوانية، حيت شرك ما انتك الروح القدوسانية، حيت شرك ما انتك بودانية نسمان إما خومانين وقلك ما نخومانين قوانين بو خود بابكيان بو خود عزيزم قوانين بو خود برو بو خود تطبيقي بك لجامعي إما بسر مردمة إما ما يكسر من لي مشي بينا بويا إما قشمان نكرد چون قوانين ساختيان خستم المان بويا نقشي آبولي مان كرد نقشي تكنولوجيك مان كرد نقشي قولة مان كرد توجه فرمون أما اتفاقك والا سرزمين إيما كوتقا وأمشر النزاع قلا إيوا أيوينن همان داستانك من بيتان موت سرقرم تانكن بدون رواية هواستان بيت استخريكن فرق سازيد بو أكن فرق مختلفة بدروس أكن حج كام لمانا للجهان إيما عموميتي أنية حج كام لما للجهان إيما عموميتي أنية أوي أساس زندگی إيما دروس أكا نورمقل الشيعة بونو صوفي بونو درويش بونو أحلى حق بونية جهان كردية بويا أواني شب بسنديان كردقا بوي كي يكسري تعصبات خانا ناوى أم مردمة بأوي كتو هوية جمعي بيا أكي بوي كتو إيزولي أكي بوي كترسي ودروس كي وأوناني بي إخوة بلام لحوزي زندگی اجتماعيات جانا كردي حاكمة حواستان بويت تفرقية آئيني كقوانين تيري تيتانا نفوذ نكا حواستان بويت تفرقية زواني ككلية الجهاني تان أدريت تيتانا نفوذ نكا إما برلوي كزواني يكتري بفهمين رفتاري يكتري وكردي يكتري وعمر يكتري يفهمين چون خروجي يك دنياين لا إيوه خوش